ماسی ئەمە ڕادیۆیە گورە بێزار و لێ خوارەوە تا هەنی جۆرە گۆرانی ڕەسەنی کوردی بگرین مێخەکە گورە مەسەڵیە مەڕەشکەیە گورە وەڵا هەموو دووگیشی لێ دوو ئەوی تۆ ئەتەوێت لەم ڕادیۆی دەسەکەوێت گوێرە گۆرانی سەرف کوردی بگرن لە ڕادیۆی گەڕیان دەستخۆشی لە کاکە جەزاکەم جاریشکە بە خۆشحاڵیەوە شتەکانی من هەمووی لە ڕادیۆ بیسن 94 کۆیە. بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان بینەرانی لایڤەکەی ڕادیۆی میلی گەڕیان خۆم بە خۆشحاڵەزانم جارێککە بە دیداری ئێوە شادە بمەوە ئێوە جۆبیسی منە بنوو لە لایڤەکەەوە بینەری ئێمە بن. خۆشەویستان دیارە لای هەمووان ئاشکرایە ڕادیۆی میلی گەڕیان هەمیشە پێشەنگ بووە لە بەرنامە تەرفیەکانی لە بەرنمەکانی کە ڕۆژانە بەرجێتانەکەوێ بەرنامەی پێشمەرگەی و یادەوەری پێشمەرگەی و یادەوەری هونەرمەندانە و لەم بەرنمەی منیش کە بەرنمەیەکی وتی بەرنمەیەکی تەنزامێزە ئامادەکردن و پێشکەشکردنی برا بچووکتان عومەرە بچکۆل باوکاری مامۆسای عەزیزم مامۆسا جەزا هەموو ڕۆژانی شەمە کاتژمێر 3 لەبەر ساعاتێکمان پێش خستووە کاتژمێر 3 دێنە خزمەت ئێوە ئێوەی خۆشەویست دەتوانن هەر ئێستا ئەم دقەی کە گوێبیسی منن کەیسە گوێبیسی منن ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 470 5264 بۆ ئەوەی کە لەگەڵ میوانەکانی منە گفتوگۆیەکی پێکەنی ناوی کە ماوەیەکی زۆرە پێکەنین لەسەر لێوی تاچێم کۆمەلگایە تۆراوە جارێککەیەم ئەوکو دامان و خۆشەویستان و ئەو بە ڕێزانەی کە لێرە خۆبەخشانە کارەکەن لە ڕادیۆی میلی گەڕیان ئەمانەیە جارێککە بزەی پێکەنین بینەوە سەر لێوی ئێوە بۆیە من لێرەوە پێتان ئەڵێم ئەمڕۆ سەعاتێک پێشمان خزەبەرەی میوانەکانم زۆر خۆشەویستن یەکێ لەوانە کاکە ڤارۆ کە کوڕی هاوڕێی ئەزیز و خۆشەویستی من کاکە عیرفانی وەسام محەممەد کە ناسراوە بە حەمەدەمبڵ کاکە ڤارۆ زۆر ماوەیەکی زۆرە خەریکی تەمرینە بەڵام لە هیچ دام و دەستگایەک و لە هیچ ڕادیۆیەک و هیچ تەلەڤیزیۆنێک دەرنەکەوتووە ئەمڕۆ من وەکو مامی وتم ڤارۆ گیان پێم خۆشە لەگەڵ من بێیت لە ناو بەرنمەکەی منە چەند گۆرانێکم بۆ عەسفکەی ئەم کاکە ڤارۆیە ئەمڕۆ خزمەتمانەکە بە دەست و پەنجە ڕەنجینەکەی دوایی میوانی ئەزیزی من میوانی خۆشەویستی من هونەرمەندی زۆر بەتوانە هونەرمەندی بەناوبانگ و کۆمیدی کاکە عیرفانی وەسام محەممەد کە ناسراوە بە حەمەدەمبڵ زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لە بەرنمەکەی منە تەشریف هێناوە گەورەی کردوم یەخوا بەخێر بێ کاکە حەمەدەمبڵ ئەمڕۆ هەر لەبەر گەورەی خۆشەویستی تۆ بوو من بەرنمەکەم سعاتێ پێشخست. زۆر سپاس کاکە عومەر سەرەتا ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو بیسەرانی ڕادیۆی گەڕیان بەڵێ زۆر خۆشحاڵەوە ئەلبەتە من میوان نیم ئێمە خاوەنی ڕادیۆکەین بە مڵکی خۆمانی ئەسانین ئەو ڕادیۆیە چکە لە ڕێی کاکە جەزاوە زۆر کەس و زۆر کەس پێگەیشت اینجا ئێمە ئەمانوێ ئەو ڕادیۆ بخێنە سەر پێی خۆی ئیشەڵا چاوەڕوانمان بە پشتیوانی هەموو هونەرمەندانی دڵسۆزانی کاکە جەزای ساس ئەشیکەین بە تەلەڤیزیۆنیش. یاخوا بەخێر بێ جارێککە کاکە عیرفانی وەسام محەممەد من لێرەوە ئاگدارم ناوی کەس نابم بەڵام ئەوەی کە من زۆر نزیکم لە عیرفانی وەسام محەممەد حەمەدەمبڵەوە لاوە بێت مەگەر بەس هاوسەرەکەی بەقەمە نزیک بێلەوەی ئاگدارم کە چەند کەناڵ و چەند شوێن پێیوت بۆ چاوپێکەوتن هەر هەمویانی ڕەت کردەوە بە خۆشحاڵیەوە کە من و کاکە جەزا پێمانەوە دوتی کاکە عومەر من لە خزمەت تۆیام و دێمە بەرنمەکەتەوە بۆیە ئەڵێم من عومەرە بچکۆنم بەڵام ئەمڕۆ خۆم بە گەورە زانم کاتشتە ناو بەرنمەکەمەوە. قوربانی تۆ بم کاکە عومەرجیان ئەوە بەڕاستی واجبی هەمومانە من بەڵێ لە زۆر مقابل شتیا پێوتم بەڵام بۆ جەنابە بەسەر سەر و بۆ کاکە جەزا بەسەر چاوان و من هەر لێرە شەوانێن من نەک بڵێم بۆ ڕادیۆکەتان هاتووم بەڵکو ستۆدیۆی تایبەتی خۆم تەرخانەکەم بۆ ئێوە کە بەرنمەکەتان پەرەبێنە. زۆر سپاس کاکە عیرفانی وەسام محەممەد بەناوی خۆم و کاک جەزا و کاک جافر و کاک شێخ بورهان و جوانەخان و لانەخان و هەموو سافی ڕادیۆی گەڕیان ئەو چاوانە و ماجەکەین یاخوا بەخێر بێ جا کاکە عیرفان پێش هەموو شتێک پێشەوەی من دەستکەمە بەرنمەکە و بچمە ناوە ناوڕۆکی مۆزوعەکانەوە ئەو علادینیشمان بۆ دانایی بۆی زوو خۆ گەرم کەیتەوە ئاگام لێ دەستێکی خیت سەروانە والله ئەوە ئەزانی چۆنە خۆ ئێمە بەیفەڵ لە خۆمان بکەین خۆ بەخوازانم ئەم ساڵ نەوت نییە بەڵام هەر سکونایی پێ چاومە علادینەکە گەی سکونایی پێ لێرەوە تەجروبەیەکەم بۆ زستان ینی هەر لەیسۆ خۆی گەرمەکاتەوە ئەمە یەک دوو نازام بینەر بوو یا لایڤەکەی ترێ بینی یان بەرنمەکەی پێشووی منەدینی پێش دەنابێ کاک ئەحمەد ڕۆف لێرە بوو ئەحمەی لای خۆمان هاوڕێی خۆت کاک ئەحمەد ڕۆف حەسووری خۆمان خۆشەویستیم بۆی هەیە بڕوا بکە کاکە عیرفان لەو بەرنمەیە وەصفی جەنابت بووە و یعنی هەرچی شەهامەت و خۆشەویستی جەنابێ هەموویمان قسە
بەرچاو بەر گوێی بیسەران نانە ڕاستەکە کاگەحمە کاگە عمەرجیان ئەوەی ڕاستی لەگە کاگەحمەوە بینیم ینی تر نازانم گوێی من بە خراپە ئەی خوێنەوە نابڕوا زەمی منتان نەکرد بەڵام من هەر لێرە و بە بیسەرانی ڕادوی گەڕیان ئەڵێم کە کاگەحمە و هەر لە ستۆدیۆ هاتە دەرەو نەما کەوتە مەنۆڵەوە نەوەڵا ئەی نەوەڵا ژیرا تاو حەقی و قسانی کە کردی ژیرا جا تو خوا کاک عیرفان ئێمە هونەرمەندی جارێ خاسن من و تۆ بۆ من و تۆ عیب نییە بچی شکاتکەی بەسەری تۆ ئەوم گرتووە تۆش هەر بە قولاپەگرم ئەخی ناکە تو عیب ناکە شکاتی پۆلیس گرتە نەبا بە پۆلیسی چی نەبا منەوە شیۆم تیاشتوانەیە نەوەڵا نە پۆلیس ماگەیە نە شورتەش یەک سەر خۆم گرتم بە تەڵی ڕێوی ئەحەم گرتوتەوە ئەحە بە تەڵی ڕێوی گرتووە بەڵێ بەڵێ ئەی بەچی لە من خۆشەبی وەڵای تر ئەوە حسابی بۆ تۆ بکەم بە قوربانم هیوادارم بە ناوی خۆمەوە جارێککە ئەڵێم بەخێربی سەر و سەر چاو کاکە عیرفانجان من زۆر وەسی تۆم کرد لە بەرنامەکەیە بۆیە لێرە شۆجارێککە بە بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان ئەڵێم هەر پرسیارێک هەر پێشنیارێک هەتان بوو ئەتوانن ئێوەی ئەزیز و خۆشەویست هەر ئیستا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 بۆی هەر سەرنجێک یان هەر شتێکتان ئەوێ بەسەرهات بێ لە بینی من و کاک عیرفانە یان کاک عیرفان خۆی پرسیارتان لێ هەبێ من لە خزمەت ئێوە بیرم دێ کاک عیرفان عملیاتێک کرا گەر بیرە ما بێ جا چەند عملیات کرا بەخواڵی نییە ئەڵی بە مەکینی خەیاتی دووریانمەتەوە هەموو جام تەقەڵا گەڵا من ئاگداری ئەوم دوو دەنێک بام و دەنچێ کشمی شتێکی جیپێکە بۆ خۆی هەموو جانی تەقەڵە بەڵام ئەوەی کە کاک عادل و جەزای ساز و ئێماتی بۆ لاو بیرمەوە هەدیەکە چی بوو بۆمانێنای بەڵێ تا ئێستا هەدیانم هەڵگرتووە بەڵێ زۆرم بۆ کۆکردنەوە بۆ تۆش و بۆ کاکە جەزا ئەخە خەیناکە من مناڵی 6 مانگ مەساسە و نەقڵ و مشەتان بۆ هێناوم تەبیعی بەڕێزان کاک جەزایەک دۆشاوی تەماتەی یەکدانەی یەک نەفەری بووە نابووی لەگەڵ یەک سەلک پیازاوتم کاکەم بۆ چ تەشی بەگەیوتی ناوم بە عیرفانە شتی جدی بۆمە بەوەی پێ بکەنێ لەو ڕۆژەوەە من شتی بایعیم وەر نەگرتەوە ماڵتان ناوە بێ ئەوانەی ئێمە بەکاری هەمووین بۆ کاکە عیرفان جارێککە یاخوا بەخێر بی زۆر لە خۆشەویستان و زۆر لە ئازیزان ئەمێ پێتان بڵێم ئاماژە بەوە بم کە من کاک عیرفان نەڵم لە ڕووە حەمەدەمبڵ یەکێکە لە هاوڕێ هەرە خۆشەویست و ئەزیزەکانی من یعنی بڕواتان هەبێ ئەوەی کە من و عیرفان هەمانە پێکەوە هیچ کەس نیەتی بڕوا ناکەم هیچ هونەرمەندی ئەوەی هەبێ پێکەوە من حەزەکەم بێرەوە سەرنجتان بۆ شتێ ڕابکێشم و احترافی مۆزوعێ بکەم تا ئیسا لە بەردەمی عیرفانە منە احترافم نەکردووە بەڵام بەڵێن بێ لەبەر خۆشەویستی کاک عیرفان کاتەوە بەرنامەکەی من ئەم احترافی بۆ بکەم جا بە شەرتێک کارەباشی لێ نایم احترافەکە بەڵێ بەبێ کارەبا شەوێکیان خەوتبووم لە ماڵەوە زۆر درەنگ بوو جا عیرفان یەک کێشەی هەیە کە خەوت و خەبەری بۆ نایڵێ هیچ هونەرمەندێ بخەوێ تەسەور بکەن 20 بۆ 3 چەند جارێک لە خەیاڵی خۆم ئەوەی سە احترافەکەم چەند جارێک لە خەیاڵی خۆمە بلوزەکەی پشتەوە نییە لە پشتەوە عیب نەبێ هەڵ ببوو گورچیلەم و پشتی سمتم بە دەرەوە بوو خێرا ئەمیست بە خەیاڵی خۆم سبێتەکە کەسکەم و دایپۆشم بەڵام تااقەتم نەبوو لە بەرخەوەکەەوە ئەو پشتە و دیایمە دەرەکە ئەو تەپڵی ئینە هاتەنەکەیە ئەوە نەمزانی تەلەفۆنێکم بۆ هات و هەڵم گرتم بڵێ سێرکەم عیرفانە و تیاتی و پشکنەدا پۆشە سەرما دەبێ خوا ئاگای لێ ئیسا احترافەکەم هەڵسام لە ژوورەکە و چاودێری ژوورەکە گەڕام وەزانی عیرفان لە ماڵ ئێمەیە بەڵام سوتفەش کردبووی بڕوا پێ بکەن لەبەرەوە لە کاک عیرفانە زۆر هاوڕێتی و خۆشەویستێکی زۆر یەکجار بە دەرمانەیە من داواکارم کاک عیرفان پێش ئەوەی کە بچمە ناو شتی کۆمیدیەوە کاک عیرفان هەر زۆر بە جدی ئەمەیان بە جدی وەرگرە تۆ ڕە چییە بەرامبەر بە عەشق چ وشەیەکە دێ بۆ عەشق واللهی من خۆ عەشق هەرەوە نییە کاکە عومەر عشقی ئافرەتێک بی ئێستا بۆ نمونە جەنابە عشقی هونەرەکەتی ئێمە بە هەمان شێوە بەڵام ئیتر جار بەجارێکی ژەگەر عشقێکی لەگەڵا بڕووی هەر خۆشترە بێت یعنی ناترس ئەڵێ بۆ نمونە ئەڵێ وا پیر بووم و وازانم عەشق دەستم لێ هەڵەگرێ بەڵام نەمزانی کەدار پیر بوو بۆ سووتانت باشتر گەڕدەگرێ ئەک بەخوا جوانە یعنی خۆ من خۆمەزانم ئەو تێک نەر هەیە کاک عیرفانیش هەیە ئەوە نەپیرە مەگەر دایە گەورەم حەزی لێ بکە وڵات چکە بڕوا ناکەم بەڵا ئەو هینە ئەو لە من باشترە ماشەڵات جوانە ئەو بەڵام تر خۆمان لە عەشقا نەماین بەڵام حەزم کرد بزانم ڕێی بەڵێ نانە ئەڵێ پەیوەندیەک هەیە ئەچینە لای ئەو پەیوەندیە لەبەرەوەی هاوڕێیەکی زۆر ئەزیز و خۆشەویستی هەمووانە کاکە عوبێدی حەمەکیلۆ لە تاراوگەوە کاکە عوبێدی حەمەکیلۆم کاتەوە باش سەرچاو کا عومەر جان دیارە
منطقة خوتي بقربان بم كاكا عبيدي حماشيلو چۆنی بقربان وزاري احترام وخوشويسية دار عرفان شاوكان ما تدن خوش عالم كانت سلقة سطعنا قلقا کۆرەمە گەورابی لەگەڵ تۆیە کاکە ئومێدجان ئەرە وەڵا ئەوەی کا عیرفانتی ڕازەکە گەورابین لەگەڵ تۆیە بس كان عمل صوت اليوم بلاشينا بس اگر صوت اليوم وەڵی باوک كان عرفان مسؤولية شيء هي ئێ چی كورة مشكلة بو من ذكرى لم كيسي با حوث مكريد وا مرة لم باشە محلك كيسي با حوث مكريد وا هم طبعا بەڵێ كان نبدأ مكريمان هي أو مسؤولية شو بو تشوفي اي كان بخانة زيادة كينا دا شوفي أعضوا بۆ قورعانە کاکە ئومێد ئەوە نەم لەم کڕیوە ئەوە نەم لەم کڕیوە بیرم نایە کاکە عوبێدی حەمە ئاجیانم بە ساقەوە بێ وەکو عومەرە پشکۆل پێشەوەی کە بخەینە پێکەنین من یەک داواکاریم لێو هەیە ئەم لایڤەی ئێمە لە پەیجە ئەکتیڤەکەی جەنابە شێرکەیت باشا شاید ما چکم حزم کردن بینو خوشحالم شاید ما چکم براسو تو بدو داشی نبود که ما خدالت دایی بودیم کاکە عوبێدی حەمە چیلۆ ئەڵێم ئەگەر ئەرک و عەزێت نییە ئەگەر گوێبیسی منی ئالێرەوە پێت ئەڵێم چاوەکانێ ماجەکەم کاکە عوبێد تۆ هونەردۆستی هونەرمەندی ئەزیزی هونەرمەندانی بۆیە پێت ئەڵێم لێرەوە چاوت ماچەکەم بە ناوی خۆم و کاکە جەزا و کاکە عیرفانەوە ئەڵێم ئەگەر ئەرک نەبوو ئەم لایڤەی ئێمە لە پەیجە ئەکتیڤەکەی جەناب تا شێرکەی جۆلێمە بەڵێ پێم وایە پەیوەندەکەی تەوا بوو کاک جەزادەنگی ئێمە باشە لە لایڤەوە عیبی نییە کاکە ئەو دەمەتر و حەومەترێ مەزبەحەیە لمە وەڵی نازانمەوەی کاکە ئومێد باسیکە من ڕێز و سوپاس و خۆشەویستیم بۆی هەیە بەڵام بەخۆوە نەم لەم کڕیوە لەم کڕیوە بە 12 مەتریش بە 16 مەتریش کڕیمە باشە ئەی ئەمەیە بزانم ئەو پێکەنینی قەبرستانە چییە ئەو تا بۆیان نووسی و پێکەنینی قەبرستان ئەوە ڕۆژێکیان تەنها یەک جار کاگەحمە و توانی بەڕاستی من بێنێتە پێکەنی نەوی لەسەر مەسرح نا برادێکمان ئەمری خۆی کردبوو لەسەر قەبرانە یانێش کاک عومەرجان ئیتر من و کاگەحمە لە شوێنەکە دانیشتە بووین لەو دەقەیە مەلا بەڕێزەکە قسەیە کرد ئەحمە قسەیەکی کرد زۆر بەقووەت بوو یعنی زیاد لە حەد بەقووەت بوو لەو دەقەیە کەسیش پێ ناگەنی لەگە قسەکەی کرد یا مەقاقەی پێکەنین یا مەقاقەی پێکەنین و مەلاکە ئاوڕیە قسەوتم کردم بەگریان دەستی چاو خۆش بێ یا ڕەبی ئالێرەوە چاوی هەموو خۆشەویستانە ماچەکەین کە گوێبیستی ڕادیۆی میلی گەڕیانن کە بینەری لایڤەکەی ڕادیۆی گەڕیانن پێتان ئەڵێم هەر ئێوەی ئەزیز ئیساتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 5264 بۆ ئەوەی کە گوێبیستیەوە بین من ئەچمە لای کاکە ڤارۆی گیان ڤارۆی برازام کاکە ڤارۆ تەبیعی کاکە ڤارۆ زۆر دەمێکە وەکو پێم وتن لە ئەوڵیشەوە خەریکی تەمرینە تا ئیسا لە هیچ دام و دەستگایەک و هیچ ڕادیۆ هیچ شوێنێ دەرنەکەوتووە بۆیە من داواکارم لە دەست و پەنجە ڕەنجینەکەی پارچەیە مۆسیقە بە هەوەسی خۆی چی ئامادەیە پێشکەشمان بکات فەرموو کاکە ڤارۆ ئەی ئافرم کاکە ڤارۆ
یا ڕەبی ئەو دەست و پەنج کاک عیرفان ڕۆیە چۆم بەرامبەری نەوان کوڕی خۆتە واللهی کاکە عومەرجان من تەمەنامە کرد ئەوە ئاواتی خۆم بوو کە ڕۆژە لە ڕۆژان من دانیشم و مناڵەکەم خزمەتکە بەڵام لەسەر شانەوە بەڵام ئەوەی ڕاستی بێ کاکە فارۆ بینیم لە زیاتر خۆی لە موزیکا بێنێتەوەنێ بۆیە بە هاوکاری برادران وەکو بەڕاستی کاکە برایمی قەندی زۆر هاوکاری کاکە فارۆ بوو بە پشتیوانێکی گەوری کاکە جەزای ساز بۆیە کاکە فارۆ بە شانازیەوەی تەستۆ دەکەی مامە جەزایەوانێشکە زۆر پاڵ پشتی کاکە فارۆ بوو وەڵایی من وەکو خۆم بۆ حکومەی لە ساڵی 1995ەوە گەر پاڵپینەوە خزمەت کرای بوو بە چنار تا ئیسا من خەریکی هونەرم بەڵام بەڕاستی دەسوپەنجەیەکی زۆر جوانی هەیە و من زۆر لێ ڕازی مەچمە لای پەیوەندیەک کاک هاشم لە کفریەوە سڵاو لە کاک هاشم و دەڤەری گەرمیان و کفری بە قوربانە بم کاک هاشم گیان بە قوربان چۆنی چاوەکەم بەڵێ کاک هاشم باشە یعنی چۆن وازح تێ ناگەم ڕوونتر کاک عیرفان چی بکات بەڵێ بەڵێ ئێستا جواب تایەتەوە وەڵام تایەتەوە چاوت ماجەکەم ئەی چیکەت هەیە کاک هاشم چیتر سەرنجێک تێڕوانینێک بۆ بەرنامەکە بۆ ڕادیۆکەمان چیترت بە قوربانێ بم کاک هاشم دیارە ڕادیۆی میلی گەڕیان بە ئێوەی بە ڕێز و خۆشەویستەوە بە قوربانێ بم چاوت ماجەکەم کاک هاشم سڵاو و ڕێز و خۆشەویستیمان قبول فەرموو لێرە تا کفری بۆ هەموو خەڵکی کفری گەورە تا بچووک بەڵێ کاکە عیرفان من لە مەبەستەکەی تێگەیشتم و من لێرەوە حەزم نەکرد بچمە ناو تەفاسیلی ئیشەکانتەوە چکە من و تۆ دایم بەیەکەوەی ینی بڕوا بکە بەزێ کاک عیرفان ئەوەی من بیستبێتم پێم وایە بەرنامەی بەزمیش ئاخر حەڵقەیە وایە ئەوەی ڕاستی بێ بە تەمانی شەڵا چکە هەموو بەرنامەکان تەمەنیشی خۆی هەیە پێش ئەو بەرنامی بەرنام بۆ زەخامەتی خۆی ئەویش کۆتایی هەو کە شکۆڵ عینەشت ئەمیشەر کۆتاییە بەڵام پرۆژی تازەمان هەیە بۆ پرسیارەکەی کاگاشە من چاوی ماجەکەم ڕێژ و خۆشەویستیم بۆ هەموو مەتیقی گەرمیان هەیە البته ئیشەکەی ئێمە کەوتەتەوە کاک عومەرجان بە خۆشی هوەرمەندی هوەرمەند دەبێت سنووری نەبێ من لە هەولێری ئیشەکەم بەڵام لە ساڵێکە یەک مانگی ئیجازەم ئەچم بۆ کوردستانی ڕۆژهەڵاتی خۆشەویست لە سنە لە بانە لە مەریوان لە سەقەز لە هەموو شوێنە بێ ئیشەکەم سلێمانیش هەر شاری خۆمە و کەرار و کفری و خانەقین و هەڵەبجەی سەربەرز و ئەمان هەموو بە مڵکی خۆمان زای ئێمە سنوورمانێ بەڵام ئێستا ئیشەکەمان کەوتۆتە هەولێر و هەولێر زایدن پایتەختیشمانە زۆر خەرکانەکەی لە دووەلە عەرەبیەکان شانازیەکەن بە سەحرایەکی لە مۆبای ئێمە شانازی کردین بە هەولێری پایتەختە تەواو خۆ من بە حەقەت ئێدەم قسەی کاک عیرفان زۆر تەواوە هەموو شار و شارەچوەکان ماڵی هەموو هونەرمەندانە هونەرمەندیش مڵکی خاسی هیچ شوێنێک نییە لەبەرەوە ڕاستەکە کاک عیرفان و چاوی کاگاشمیش ماچەکەینە چین لای پەیوەندی چکەمان هاوڕێی دێرین هاوڕێی هەمیشەیی پەیامنێری خۆبەخش کورە لە هەولێری پایتەختەوە ئەحمەر خۆشناوەتی هاوڕێی هەمیشەیی ڕادیۆی میلی گەڕیان ئەحمەد خۆشناوەتی قوربانە دەبم جەرگم سڵاو لە جەنابەت کاک ئەحمەد خۆشناوەتی لە پایتەختەوە سڵاو بۆ تۆ بە قوربانێ بم وەڵایتر هەمویانم هێناوە هەمویان بە قوربانم کاک ئەحمەد خۆشناوەتی چاوی هەموو هەولێر و هەولێریان ماچ دەکەین و تایبەت جەنابەت هەی گیان بەرنامەی پێش و کاک ئەحمەد گوتی کاک عیرفان تا 75,000 پێ نەدەی نایە 75,000ەکەت پێداوە یان هەرەواتوە خۆ ئاگاو لێ بۆ هەن لە بەرنامەکەی ترا چەند وەسفیم کرد وەڵی هەرکە هات کاکە جەزای ساز ئەزانەیە و بەڕێبەری ڕادیۆیە لە خوارە مەخزنێکی 75 پیشاننا ئەمە بەسمەوە 75 جان فەرموو لە خزمەتە قوربان خزمەت من چاوەڕێ کاتژمێر 3 بووم بەس نازانم زووتر بەرنامەکە پەخش کرا وەڵی پێشمان خست خۆ عیرفان ئەگەر بابزانی کاک جەزا لە 12 بە منوتی بەرنامەکەمانەیە زۆر بڕوا لەبەرەوەی خەڵک تۆزێ تێر بێ لێمان ئەمە یەک دووەمیشتی جەزا بە منی وت مامۆستا جەزا وتی عومەر ڕاکە وتم چییە وتی عیرفانیت لە 12 نیوەڕۆ من لە فلکەوە سام تا تووشم وە لەگەڵ عیرفانم بینیێر و تەگەری پێشەوەیم کردەوە چکە من نەیگری ئەڕوا یەکسەر نەمێش بڕوا لای خۆم حیزم کرد بۆی نەڕوا تەگەری پێشەوەیم کردەوە نیوەی بەرنامەکەم لێڕۆی چونکە من چاوەڕێی کاتژمێر 3 بووم کە سەیرم کرد تازەوە لە بەرنامە دەست پێکرا بە قوربانێ بم وەڵای ئێمە کاتژمێر 3 دەستمان پێکرد پێشتریش بووانە
پێش تێبوو پێش تێبوو خاڵ عمر ئێشتا سێ نەبووە خاڵ عمر حەزی کۆتایی پێ دوای دەست پێکەینەوە لە خزمەت کورە بڕوا بکە کاکی گیانیانی تۆ کاگ ئەحمەد خۆشناوەتی خۆ تۆ پەیامنێرێکی خۆبەخشی ئەم ڕادیۆیی ئەم حکومەتە سەری لێ تێگاوین ینی بۆ نمونە لەم ڕۆژانە من برادێکم پێگەیشتووەڵە کامەر تۆ شعرت چییە بۆ پاییز وتم من معاشی بەهارم وەرنەگرت و پاییزی چی آخر بەجددی خاڵام بێتی بەگوتم ئێستا بڵێن بەریتانیا لەگەڵ خۆمان 2 ساعت 3 ساعت فەرقە گوتم سلێمانی دەستا لە کاتژمێرەگەڵ پێشمان کەوت بێ لای حکومەت دابێت کورە نەوەڵە کاکە ئەم بێموچەیە سەری لە هەمومان تێگاوە بە قورعان ئەخەوتا فەقیرە گەر ئەگەر عیرفان سەری لە تێک نەچوێ بەم گەرمایە من ئاراقم کردو عەلادیەکی لە پەنای خۆی دانا زوو دەستی گەرمەکات نازانم وەڵا حسای ئەڵێ تەپڵیانێ ناوە گەرمیەکان خێرا دەست گەرمەکات بە قوربانێ بم خۆش ناوەتی کاگ ئەحمەد گیان چاوت ماجەکەم سواس بە قوربان بەسەر چاو سپاس و خۆشەویستیە نێرم بۆ کاگ ئەحمەد خۆشناوەتی هاوڕێی هەمیشەی رادیۆی میلی گەڕیان پەیامنێری خۆبەخش لە پایتەختەوە بەڕاستی کاگ ئەحمەد خۆشناوەتی یەکێکە لە هاوڕێ هەرە خۆشەویستەکان و برا گەورە و ئازیزەکانی رادیۆی میلی گەڕیان کە لە شاری هەولێرەوە زۆر پاڵپشتی ئێمە بۆیە چاوی ماجەکەم کاگ عیرفان شتێک بەسەر خۆت یان بەسەر هاتێ شتێک ئەتوانم من لێرە پێ بڵم ئەگەر عەزێت نەبێ ئەو جارێک کاگین ئەو ئینکەناچۆ تەگەری ئەم دیویم کردەوە بۆ سەتا بزانم کاگ ئەحمەد لە کەرکووکەوە با زۆر نەمێنێتەوە کاگ ئەحمەدمان لەگەڵە لە کەرکووک سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ کەرکووک کاگ ئەحمەد لە کەرکووک ئەم کاتت باش لە کەرکووکەوە چەپیە نەرگیز پیرۆز بە کاکە عومەر و کاکە عیرفان گیان بە قوربانێ بم بە قوربانی ئەو شارە بم ئەو شاری گڕ و خوێنە ئەو شاری خۆڕاگرە بۆ کاکە دەبای ساف بەناوی ئەوی شۆ چاوت ماجەکەم ئۆتالیۆ ئیشارەتم بۆ هیوادارم کاوە مەرجان ڕادیۆی ملیش وەکو ڕادیۆکان دیکە نەبێ کوردەیاری فێرماکە و فێرمان نەکە نانا ئیشەڵا من لەو قەناعەتام و حەزەکەم لێرەوە گرنگیەوەتان بەمێ کە ڕادیۆی میلی گەڕیان ڕادیۆیەکی هەر هەمووی خۆبەخشە و ڕادیۆیەکی ئەهلیە سەر بە هیچ دام و دەستگا و هیچ شتێکی مەحزابانە نییە دڵنیاتانەکەم یەقینتانە پشت دڵ ئەحزابانەجی ناکەم بۆ ڕادیۆ من و پشت من لەڕۆ کاکە زاقوامە کوڕەکەتە گەر من لە تۆری کۆمەڵایەتی وسەیەکە نازان کوڕەکەشی لەگەڵایەتی ئەگەر کوڕەکەشی لەگەڵایەتی وە خۆی قسە خۆشە یا تۆجە قسەمان بۆ بکە چونکە خۆی بەڕاستی ئەکتەرێکی زۆر سەرکەوتووە من بەڕاستی زۆر مەجبور بووم کە لە کاتێکا بوو بابزانم لە زەنگ بوو ئەگەر بەهاڵە نەبووکە ئەلفان لەوێ بەرنامە تشتی کۆمیدی پێشکەشەکە بەڕاستی جێ دەخۆشیە یانی ئەمە گەر ئەو هونەرمەندانە هەتا زندوو قەزیان بدی دوادارم کاکە ئەلفانش تەمەنی 100 ساڵی و بەسادرێژی بۆ بێنەبوو مناڵەکانی من چایان باسەکەم چونکە بەڕاستی هونەرمەند لەم وڵاتەی ئێمە کاکە مەرجان هیچ باەشێک پێ نادرێت بەڵێ زۆر ڕاستەرە وەڵا کاکە گیان ئێمە شاوی تۆ ماچەکەین و بەناوی خۆم و کاکە عیرفانەوە خۆشەویستی و ڕێزمان هەیە بۆ تۆ بە قوربانێ بم کاک ئەحمەد بەناوی خۆم و کاکە عیرفانەوە جەخۆ عیرفان زمانی نەسوتەوە خۆی قسە گیان کوردی نازانم گیان ئەو کاتێکە کارفان داواتی کرد ئۆتۆمبیلشمانە دایمەوە بۆ دێنە ئەوەی بەسەر چاو بەسەر ئەو چاوم هەن لێرەوە بەناوی خۆمەوە بەناوی کاکە هۆف ڤارۆی گیان بە قوربانە بم ڕێزم هەیە کاک عیرفان جوای بەرەو خۆ دەمەنستۆ چاوی ماچەکەم کاک ئەحمەد ڕێز و خۆشەویستی مێ بۆ هەموو خەڵکی کەرکووکی خۆراگەر البته خاڵی قسە سەر شتێکاڵێ هونەرمەندان لای ئێمە ئاوڕیان لێ نایەنەوە ئەمە بێمە وەکو هونەرمەند وەکو ئەم ستافی خۆمان وەکو ڕادیۆی میلی پێویستمان بە هیچ لایەنە نییە چکە خۆشەویستی هەیە لە بینمانە خۆشەویستی و ئەو تەلەفۆنەی تۆ ئەو پاڵپشتەی تۆ بۆ ئێمە گەورەترین سەرۆت و سامانە زۆر ڕاستە من لێرەوە چاوی کاک ئەحمەد ماچەکەم و ڕێز و خۆشەویستی قبول فەرمێت و چاوی هەموو ئەهلی کەرکووک ماچەکەم و هەموو شار و شارۆچەکانی ئەم کوردستانە دیارە ئێمە وەکو هونەرمەندان و وەکو ڕادیۆی میلی گەڕیان
تەنها پاڵپشتی ئێوە ئێمە یەشتۆتەوە بەخۆ بەخشانە بەڕێزان من لێرە حەزەکەم یەکشت بڵێم وەلەو ئێمە وەکو ڕادیۆ میلی گەڕیان و سافەکەی هەرگیزا و هەرگیز پشتمان لەو شتانە سار نابێتەوە بازێک هەیە مەسەن کۆمنتی نەشیاوە نووسێ ئەزیزم تۆ دانیشتووی لە ماڵی خۆتە قاچق سۆ سەر قاچ یا ڕەنگەی سەرە کافتریایەکبی ئەم کەسەی کەی بینی بەرامبەرتە کە عومەرە بچکۆلە ئەوەش کاکە حەمەدەم بڵە و کاک جەزایە لەسەر مەسوولیاتی خۆی شێک بورهانە کاکە جەعفەری ئەزیزە جەعفەر جەلالی هەموو کاکە ڤارۆگیانە بە قورعان کە چوومە بڵسان لەخەوە مەرقە ڕامەوەشان کاکە حەمەیە هەموو جوانە خانە بانەخانە هەمومان خۆ بەخش هاتوین تۆ لێرە کۆمنتی نەشیاوە نووسی بۆ نمونە تۆ ئازادی من بەوە زۆر خۆشحاڵە بم خۆ ناکرێ من بەدڵی هەموو خەڵک بم ئەبێ هەنێک ڕقی لێمان بێ هەنێک شێمەی خۆش بێ بەڵام الحەمدولیلا نسبەتی زۆری هەم دەستخۆشیە نێرەوە من لێرەوە بە ناوی کاکە عیرفانیشەوە زۆر لێرە نووسیانە کاک عیرفان دەرچووی ئەکادیمیە نەخێر کاک عیرفان خۆڕسە یعنی ئەوە تا فەرمو کاک جەزا ئەرە وەڵا ئەوەی کە کۆمنتەکەی نووسی ڕازەکە دڵی ئەمە ناخۆشەکە ئێمە دڵی جەناب خۆشەکەی و لێرەوە چاو ماجەکەم نامێناوە برم بەڵام کاکە عیرفانەوە تا لە بواری کۆمیدیایە بە بێەوەی دەرچووی ئەکادیمێ بێ ڕقەمە لەناو کۆمەڵگایە سا کەسێکی دیارە بەڕاستی مویمەوەی خۆی بە قوربانی دایکە خۆی ئەزانی چۆنە من ڕێزمان لێ بۆ بە ڕێزەش خۆشە نییە کەسی ئەکادیمی بێتر هونەرمەندێکی باش بێ من کوڕی پیاوێکی فەقیرم کوڕی پیاوێکی کرێکارم خۆم دروست کردووە بەڵام بەو بە ڕێزە ئاڵێم ئەوەی کە نەجمە ئەوەی کە دیارە لە مناڵی فەقیر دروستە بێ زۆر ڕاستە ینی ساو جەناب کاک عیرفانەوە تا خۆی دروست کردووە ڤارۆگیانیش بەبێ ئەوەی یەک شتی خوێندە بێ بەبێ ئەوەی چ بێتە هیچ دەورەیەکی مۆزیکەوە بڕواتانە بێ 150 هەیە من ئەڵێم چەند ساڵە گۆرانی ئەڵێم قەدەوە نەمرتاح نەبم بەم کوڕە ڤارۆگیان ئەوە لە بواری شانویانە بە زەبواری مۆسکەیە ئیشەڵڵا ئەبەم زوانایی بینن بەسەر چاو ئیشەڵڵا بەم زوانایی بینن کاکە ڤارۆگیان لە ناو کەناڵە فەزایەکانە کە چیەکە بەو سایزەرە بڕواتان هەبێ من هیچێکم لەوانەیە کە زۆر حەسم لە 250 کاکە ڤارۆیە تەپڵێکیان بۆیە ناوم ئەڵێ مۆزوعی تەپڵەکە و علادینەکەمان بە باسکە بەسەرە و چاوە مەمەش تەپڵەکە و ئەوش علادینەکە کە بیویانە بەڕێزان جارێککە من لێرە و خۆشەویستیم قبول فەرمونون جارە ئیسا وردەوردا ئەچینە ناو بەسەراتەکانی من و کاکە عیرفان و قسە خۆشەکانی کاکە عیرفانەوە ئەوە علادینێکیان بۆدا نابین پێم وایە ساڵی 1992 بوو ئەمە ناڵم عیرفانجان کوڕە علادینێکیکە نانا ساڵی 92 بوو بۆیان دانابووین لە دەربەنی خان کاک جەزاوتی بەڕێزان ساشیەوە هونەرمەند کاکە عومەرە بچکۆل و ئەرۆ لە لایڤە من ئەوەنم قرتاوە ئەمەنم قرتاوە لە لایڤەیە بەخوا دان تەواوە عومەرە بچکۆل و سحرێک بەفر بوو ئیتر منیش تەبڵەکەم ئاوا گەرمە کرد بۆ علادینە لە بەرەوەی سار دەبێت و خۆتان زان ئەمە پێستە محاویل و شتیشی نیوەزانە محاویلێکی خۆ بەکارە باشیش ناکە ئەمە تەپڵەکە وەڵام منیش ئاوا خستمە بەر ئاگرەکە و کاک جەزاوتی ئەمە علادینەکە بکوژێنەرەوە دوایە وەرەوتم باش میش ئاوا فوم لە علادینەکە دوم وڵاتی هەموو ڕیشتمەکاتە ڕیشمە بوو هەموو ڕیشتم سوتا و برژان و برۆ و جا کاکە بڕوا بکە ینی هیچم پێوە نەما زۆر وەڵێکی خراپەوە داوایان کردبی ژەرمۆجارێکی ماوەسە دوای ئەوەی کە گەڕایەوانە کە ئەوەشی بەسەراو کە هاتی لە دەرەوە من نەبینی خۆ ئاگای لێ ماچم کردەوە مریشکەکان هە لە بازار بە پەرەمێسەڵێک ڕوزیێنن ئەو عیرفانەوتی عومەرەوە چێتم وەڵای کاکە جا کابرای سایقیش کە سوار بوونێ و چەند نەفەر وتم 6 نەفەر و فڕۆجایەکی ئەوە بەسەراتیەوە بوو کاک عیرفان ئەمەیە لێرە و بەسەراتیەوە بۆ بجێڕیتەوە بیرە ماوە ئەوەی کە منە بردەوە وتە مریشک و برنجمان هەیە بەڵێ ئەم بیر ماوە زۆر بە خۆشحاڵیشەوە هاتی بەڵام کە بردمیتەوانێ نۆکاومە بەڵام بە چاوی عومەریەوە جوان باستان نەکرد ئەو ڕۆژی کە نۆکاوەکە مابەیەوە نۆکاوەکە مشکی پیا ڕۆشتە بوو بۆ یوتم تۆ بیخۆی مشکی تیا ڕۆشت دوایەوە نیە ئیتر وتم بە ئەوان بیخۆن باشتر بەڵام ئەوە جوان تا ڕوون کردەوە بۆ خەڵکە بەڵێ قاپەکەش بۆیە لەو قاپەیە بۆم دانێ جار بەجارە پشیلەکەم لێ ئاوی خواردەوە وەڵا باش الحەمدولیلا ڕێزی لێگرتومە زانی بڕوا بکە قورخێنەمەیان میاوە جاک ئەحمەد یەکشتی خۆش بۆ ئێوە بۆ خۆشەویستام ژەرمەوە ڕۆژێکیان کاکە ڤارۆ داوای پیسای لێکردم وتی باوکە پیسا تەمان من هەرچیەک ڤارۆ بیخوا بێ دایکشم بیخوا چکە دایکم دایکیان بۆی لێرەشەوە هەواڵە ڕەت دەکەمەوە کە زۆر لە پەیجەکاندان بەزانە بوو داچ عیرفانی وەسەحەم بردووە لە خوای گەورە بە زیابە ساغ و سەلیمە تەنها مردن بەدەست خوای گەورەیە ئەوە بوو کە دایکم گوێی لێ بوو وتم بابوو پیزایەکیش بۆ دایکم بێنم وتم ڤارۆ تۆ چییە خۆیتی مشەکە وتم دایەتەوە وتی وەڵای ڤارۆ چی خوا منیژەوانە وەڵا پیسا مێنایە بۆ ماڵەوانێ ئەوەی ڤارۆ مایە ئەوەی دایکم مایە و سێکم دایکم دانیشتبوو نییە خۆتم دایە و بۆ نایخۆی تی کوڕەکەم تۆ بۆ کوڕەکەی خۆت سەیگە قاچکی پێوەیە پەنیری پێوەیە تەماتەی لەسەرە خدە باوی منیش ئاوا بووە بوو ئەوی منی چی لەسەر نییە
بەخوا کویەک وایە تی بەخوای چی پیونیە سێرەکەم پیساکەی بە هەڵۆ گێڕادانا بوو فەقەی بە قوربانی دایکە بم قوربان ئاگەڵە دەمە بێ کە دایکی منە دایکە بە قوربان ئاگەڵە دەمە بێ خەبا بەخۆ بە خراپە نەموتووە بە قوربانیە بم دایکمە بەخوا من لێرە ئەو دەسانەی ماژەکەم کەشتێکی وەک تۆی گەورە کردووە بەڵێ بەڕێزان من لە کاک عیرفانە یادەوەریم زۆرە و دایکی دایکمە و من زۆر کات لێرەوە کە ئەڕۆم دەستی ماجەکەم و کەسێکە کاک عیرفان لەوانەیە کە زۆر حرمەتی ڕێزی دایکی دەگرێت بۆیە من چاوی کاک عیرفان ماجەکەم کاک عیرفان ئەگەر پێم وایە پەیوەندیەک ماوە لەسەر خەت بوو ئەو پەیوەندیە ماوە یاد نەما پشڕا کاک عیرفان ئەگەر شتێکە بە بیر بێنمەوە ئەگەر بیرە ما بێ کێشانەیەکە کڕی بۆ خوشکە نەسرین و پێم وایە لاپتۆپێکشی کڕی بوو بۆ بۆزەی گیان ئەو بەسەراتشمان بۆ باسی وڵی ئەوە هەرەوی ڕێجیمەکەم کاکە هەردا نابەز ڕەمەزان بوو بەڵێ ڕەمەزان بوو منیش تەلاسوێکم بۆ کڕی وتم کولی ئێوارەی خۆ پێشە وەڵا هەوەزانوتی بەڵا باوکە منیش لاپتۆپ لاپتۆپ لاپتۆپێکشم بۆ کڕی دەی ڕۆژانە ڕۆژانە خۆی کێشە ناوشانی پانترە بوودا نابەزی بەتر هەموو ڕۆژە خۆی کێشە وەڵای تر دایکم وتی و چوتمەوە دایکەوە قەپانە خۆی کێشێت و ئەمانە وەڵا بەهانیە گەسام زریکەیە گەسەجێکم وەزانەوتم تۆ چێکشم وتی وەڵا دایگەورە شو دەسەر لاپتۆپە بگەم توێتی خۆمە کێشم شاشە ماژی تەقان شاشۆشتی تەقانم بەڕێزان لێرەشەوە ئاماژە بە شتی چکایم کارتێکیان بە میوانی ماڵی من و ینی خۆم و مناڵەکان و کچەکان چین ماڵی کاک عیرفان لەحزەیەک یعنی تەنها چرکەیەک نازام چۆن بوو هاتمە دەرەوە تەلەفۆن بوو بۆ جگەرە کێشان بوو سیرەکەم هەموو ماڵ و مناڵی منی لەسەر گوڵێکی سوور کۆکرێتەوە لەسەر فەرشەکەی خۆیان هەموو ماڵ و مناڵەکەم بە چاودێری و گوڵادانیشنەوە ڤار پێکەن وەزایی چۆن با خۆم بیژە فەرموو ئێوارەیە بوو تازە جێگامان داخستە بوو ماڵەوانە یەک فەرشی بێجی بوو زۆر جوام کاگە عومەریش تەلەفۆنی کرد تیین بۆ ئەوێ هەنارمان بۆ بکڕە وتم باشە ئەم شودا خستۆت لە ناوەڕاستی فەرشەکەیە یەک گوڵی ئەمەنی سووری تیا بوو زۆر وا بوو خوا ئاگای لێ وتم بانەی کڕم بە ماڵەوەتی نانابی کڕ عیبە عومەر و توێتی یەم هەناری چییە ناریشم کڕی بوو مارۆنی ئێ لەسەر ئەو فەرشە چۆن بیخۆنی چی نایڵێ وەڵا هەنارەکەمان هەڵوەناوتم عومەر ئەمە مەساحەی تۆیە خۆی و زاوای و کشی و هەموویم لەسەر ئەو گوڵە سوورەدا نەبوو سەریان ناو بەیەکۆ ئەو تلیاگە کێشن وەڵای ئێمە لەسەر ئەو گوڵانە بێ ئەنار ناخۆین ناوەڵا هێکوورە با بەس فرێدا قەشتەی نایە لەسەر ئەو گوڵان نارەخۆین بۆیە کەوتە سەری یاری ڕانگەی دیار نەبێ بەڵێ بەڕێزان کاکە عیرفان خۆشەویستی منە و چاوی منە و ئەزیزی منە کاکە عیرفان گۆرانیە بڵین بەسەر چاومان من و کاکە ڤارۆ خۆم بە خۆشحاڵە زانم کە بۆ دەست و پەنجەڕەنجینەی کاکە ڤارۆ کوڕە بچکۆلەکەی کاکە عیرفان عیرفانەوە بنکەڕەکەی نییە بەڵێ ئەوە بەخواویش لاریان کردمەوە ئاوا ئەوە بوو لاری کرێتەوە ئەنجامیشیان بووە چکە من عیرفان زانم دوومانەکە بێک و خازداریکەی تۆ ئاوی لێ بکەیت یای نەماوە ئەڵێ لاریان کردمەوە ئەنجامەمان بووە ئەچمە لای دەست و پەنجەڕەنجینەکەی کاکە ڤارۆ و بە ڕەزامەندی ئێوە گۆرانیەک بۆ خۆشەویستی کاکە عیرفان و بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان ئەیخەمە خزمەتیەوە ئەم گۆرانیە بەڕێزان جارێک کە پێتان ئەڵێم ئێوەی ئەزیز دەتوانن هەر ئێستا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 بۆ هەر سەرنجۆر پرسیارێک وەر داواکارێگەیەوەتانە تا ئێمە لە خزمەت ئێوە بین فەرموو کاکە ڤارۆ با گەڕیانێ بڕۆین ڕۆ خۆش لێنێ هەشت أسيرت كرت بسول في خاوة وفلا فبنتي داوة أرجيز ناجات نابل الراوة كبان كرت بألقى يزير تماوم بطو أسير مسير تماوم بطو أسير مسير
ژیان بە قوربانت باوکی باوک جان جان عزيز بحلقي زلفي رشماري واكبر جيل دوري ونايد الناري بدولي بقى وكفى ساري هاتشفيني ندمي يشقو دولداري مقار بمردن قوم بجيبير تمام بطو أسير مسير تمام بطو أسير مسير جان 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 ببالغاني زرف ياباني مقار سربني امسر جنيران راسي بداري دفم قرباني قدل رب نبي لم نبي زمير تمام بطوة أسير مسير تمام بطوة أسير مسير آخر جان جرا وشادي كميوة نالين خوشيها أسقط من نمديوة بابولي دلو خنشي خوي ديوة مشارو بيناوات لمن باريوة ريشم ستيبو بومبا بياوي دير تمام دوتو أسير مسير تمام دوتو أسير مسير يا ربي أو دەست و چاو خۆش بێ کاکە فارۆ بەڕاستی من چێژم وەرگرت لەو مۆسیقەی جەنابە هیوادارم بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆ میلی گەڕیان لێمان ڕازی بێ چۆن کاک جەزاگیان کاکە عێرفان لێرەوە کاک جەزا خۆشەویستیم بۆی هەیە زوو شتە خاتەوە بیری من تەجروبەی تۆ لەگەڵ ببوورە بەرنامەی بەرنامە و لەگەڵ بەرنامەی زەنگە یعنی مەسەلەن تەجروبەکانت چۆن لێوەرگرت یان چی لێوەرگرت خۆی ئەوەی ڕاستی بێ کاکە عومەرجان هەر بەرنامە و تام و چێژێکی خۆیە من لە هەر بەرنمەیەک و ئیسفادەیەکم کردووە بەڵام بناغێ و ئەساسی من لە بەرنامەی زەنگەوە ئەبێ ئینسان حەقیقەت بڕوە ڕێز و خۆشەویستیشم بۆ کاک بەختیارە ئەلبەتە زۆر ئیسفادەی بە من گەیاندووە ئیتر بەڵام دوایی قۆناغ بە قۆناغ لەگەڵ بەرنامەکانان ڕۆشتوم ئێستش دوای ئەو بەرنمەیە پرۆژەی گەورەمان بەدەستەوەیە پشت بەخوای گەورە و بە خۆشەویستی و جەماوەرە بەرنمەیەکی زۆر باشمانێ ئینشەڵڵا هیوای سەرکەوتن بۆ جەنابەت دیارە پەیوەندێکمان لەگەڵەوە چوار قڕنەوە ئەچینە چوار قڕنەوە بزانین چێمان لەگەڵا بۆ کوێ ڕئیشم نەبا بەبا هین ناڕۆم سەیەمە کاگاو بەشمان لەگەڵە لە چوار قڕنەوە کاگاو بەشە و کاتت باش کاک ڕابەر ببورێت کاک ڕابەر خۆشەویستی بۆ دێ ئەو هاو بەشم بینی بۆ هێ لێرەوتم کاک ڕابەر چاوت ماجەکەم بە قوربانێ
کۆڵەکەی هنەری کوردی سڵاو لە حەمەدەم بەڵی بەڕێز قوربانی تۆ بم کاکە گیان چاوەکەمی تۆ قسەمەکەم قساکەم دێ باش فەرمو جابر بەڵێ بەڵێ کاک ڕابەر جان کاک ڕابەر جان کاک ڕابەر گیان بڵێ جۆ لە ئێمەیە بە قوربان بەڵێ بڵێ جوێکەنە بەناوی کاکە عیرفانەوەی جوابیایەوە بە جوێنەوە بەناوی کاک عیرفانەوە چاوت ماچەکەم و خۆشەویستیم بۆ دێ چای مازەی کارستان بەڕاستی هنەرێکی هونەرمەندێکی هەکاڵە بەتوانە و بەهێزە قوربانی تۆ بم ڕێز و خۆشەویستیم بۆ پشدەرەیە پشدەر یعنی منبعی ڕێز و حرمەت چاوت ماز دەکەم هنەری کوردی ژەڵی حەمەدەم قوربان. بەڵی باوەڕمەکەم قوربان. هنەری کوردی باگنین قوربانی تۆ سپاس دەکەم بەڵێ کاکە ڕابەرجان بۆ ڕادوی میلی گەڕیان هیچت هەیە دەستخۆشتان دەکەم نێوەدا هیوادارم بەرەو پێشتر بڕوە هیوادارم بەرەو باشی و بەرەو مواصفاتێکی باشە بۆ ڕادیۆمدا ئینشاڵڵا پەیدا بێت بە قوربانی کاکە ڕابەر بم سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بیتوێن و پشدەر هەیە هەر لێرە تا ئەو جێگەی جەنابەت دانیشتووی چاوت ماژەکە بە قوربانێ بم بە قوربانە دەبم برای گەورەیت خۆشەویستیمان هەیە دیارە ئێمە وەکو هونەرمەندان بە هەموو پاڵپشتانەوە ئێمە گەورەین و ئێمە جوانین کاکە عیرفان لێرەوە ئەوە چەند کەڕەتێک نووسیانە کاکە عومەر زەحمەت نەبێ سەفەرەکەی ئێرانتان بژێڕنەوە ئەجا خۆ بەسەر تو هاتوو بۆ نەیجێڕیتەوە چێ؟ بەڵێ 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 ئەچینە لای پەیوەندیش کە کاکە هاوڕێمان لەگەڵە هاوڕێی برای هاوبەش کاک هاوڕێ خەلیل ئەم کاتەوە باش سەرچاو کامەرجان دیاری چۆنی هاوڕێجان باشی زۆر مەمنونم کاک هاوڕێ جان. بەڵێ جان چۆنی بە قوربان وەڵا باش تۆ باش جان تۆ بۆ سەلەخەت بە چۆنی کاک هاوڕێ چۆنی کاکە بە قوربان کاک هاوڕێ جان بۆچی ئەلو ئەلەو کاڵمە باشی باشی کاک هاوڕێ ساسی بە قوربان بە ساقە بوون تۆ باشی هاوڕی خۆمانە هاوڕێ کور برای هاوبەش هاوڕێی برای هاوبەشە هاوڕێ جان هاوبەش کام هاوبەشە زۆر نییە کاکە جۆر نییە بە ساقا یاخە خۆ جێمە ئەوە نیە چۆن هاوڕێ جان جۆ لێمە وەرە بابا قورگم مێشێ وەرە هاوار کرد جۆ لێمە بە ساقە بم ئەوەمە جان ئەباسی یاڵونەکەمان بۆکە ئەوەی جامەکەم پاکردەوە ئەوەی کە هاتم بۆتان هاتی بۆمان دایچی وردن ئەها 11 نەفەر بوون ئەوە بوون کە من هاتم بتان کوتم ئەوە ئاڵێ باسی ئەومان بۆکە بەسەر ئەو چاوە هەر لێرەوە خۆشەویستیم بۆ هەیە هەر ئەو گەورەیەی تۆ بوو کەی ساوە تۆ بە خۆشەویستی لای من مایتەوە ڕۆحی کاعمەژ ڕێزمە بۆ کاک عەرفانیش قوربانە هاوڕێجان بۆ کاک جەزاش خۆزە بۆ کاک جەزا بۆ برادرانی کۆنترۆڵ بە قوربانم کاک شێخ بورهان و کاکا جەزا و جوانەخان و بانە و برادران هاوکار و خۆشەویستەکان لەگەڵ یاد کاک محەممەد فەتاح کوورە هەمویان سڵاو و ڕێزمان هەیە بۆتە بە قوربانێ بم هاوڕێی گیان ڕۆحی کاعمەژ ڕۆحی برای گەورەی شتە کۆنانەمان بۆ جۆرەوە کاعمەد بازە شتێکی لە من هەیە ئادەی هەنێ مکەسەراتی کە هەیە بیجێڕین و بزانم ئاشکە لە برێ لە نوانێ شتی تۆ لە من هەیە بیڵێ بزانم بیخەرە بیرم هاوڕێجان من مەلەفی تۆم لایە بیجێڕمەوە خۆشەویستیم بۆ دێ هاوڕێکی گیان بەخوا بەقە ئەو دوو چاوم پیرۆزی و حەزەکەم بینەران و بیسەران پێ بکەن بەسەر چاو هەری سای خەمە خزمەتێ خۆشەویستیم بۆ کاک هاوڕێ خەلیل هەیە کاک جەزاگەری جازە بە کاک عیرفان و بیجێڕمەوە گۆرانی برام هەبوو لێرە لە سلێمانی ئەو کاتە لێرە بوو هەسم کرد دوو خۆشەویستیوە کاکە عیرفان و کاک شێخ بورهان پێم گەیشتن وتیان کاک عومەر قسەیەکەین دڵگران مەبە وتم نەوەڵە وتیان کاک گۆرانی برات هەستەکەین فێری خواردنەوە بووە بەڕاستانە وتی وەڵە ئێتر منیش خستمە پاقلەوە وتم شەو نایەم ئەگە لە ماڵەوە بێ وتی باش نەیزانی لە سەعات 12 شەوا خۆم کردم ماڵەوە هەڵا خێزانمەوە داما بوتم کا گۆرانتی لەو دی خەوتۆ فەلافلی خواردووە مەعیدەی تێک چووە هەڵا بەتانەکەم مەڵای ڕێک بۆ این تەپولە هاو کورەتم بابە ئەمە کەی فەلافلە با بەین ڕۆژ بێتەوە وەڵا بەین ڕۆژ بۆتم گۆران تۆ گەورەی پێشەوەی دەست لێ بەرزکەمەوە پێم بڵێ شەو لەکوێ بووی چێ فێری کردی وتی بەخوا کاگاوڕێ ئەوان ئەم کاگاوڕێ کە پەیوەندی کرد وتی ئەم بووە هەڵا منیشت زۆر بەپەسیەوە بەیانی بوونام نەخواردبووە بڕوا بکە احترامم کەرەیە بەلا مەچوارەکەیش پێکری کامەر بڕۆ ئەوەنە کەر ببوو هەڵا خۆم گەیان تیپەکەیان زێرەکەم ئەم هاوڕێ جەریدەیەکی پێ جامەسڕێ وتم هاوڕێ چەند نەفەرن تی 11 تم بە گۆڕی شەیدان بەو خوایە بە گۆڕی دایکم هەر یانزەتانێ بەدەستم بیخۆن
وتی وەڵام زانی تیشێتمان بۆکەی لە یەک نەوە ماڵاوە بێ هەڵاکە جامەکەی سڕی منوتم وتی جامەکەی سڕیتم میسڕە بەخوا مێشکێنم وتی ئەملان پاکرۆتەوە لا بشکێنە هەر گەورەی ئەو پیاوای لە من کرد نەشەڕم کردو نە هیچ و لێرەشەوە بۆیە جارێککە خۆشەویستیم بۆ هاوڕێ خەلیل هەیە معاج کاکە چمە شارباژێر پەیوەندیەکم لەگەڵا پەیوەندیەکمان لەگەڵ لە شارباژێرەوە باشی بە قوربان چۆنی قوربانە بم چاوت ماچە چاو ماچەکە مەمنونم ئەی خۆ من کاسپر نیم ئەی من بەرە وەڵ ئاخر ئەو دایناوە بەڵام خۆبی بناخی منیش چیمەتۆماوەتە دەست ئەی قوربانە ماخەزان منیش بلۆکمێناوە چیمەتۆماوەتە دەستی ئەی چۆن ژیان بەسەراتی فۆکەش بۆ جێرمەوە و ئەو خەمە خزمەت و من شاوی تۆ ماچەکەم و دیارە عومەرە پچکۆل و حەمەدەمبڵ و ڤارۆگیانیش هەموو بە خزمەتی ئێوە دانیشتین ئەزیزی من زۆر سپاس مەمنونم لە خزمەت بەڕێستان وڵی نازانم من بە قورعانەگە برنجیش بۆە تایسا ئاویتیانم ئەم بڵ ئەرێ ئەیفانەوە حەمەدەمبڵە لە چیوە هاو واللهی ئەوە زۆر جار باسم کردووە خۆی برنج بڵە خۆی هینە تەپلیش بڵە کاڵەگیش بڵە ئەوەی ڕاستیوە کاکە عومەرۆ ختی خۆی مناڵێک بوو نای ڕێدار بوو یانەوە حەمەدەمبڵ بۆ مناڵە قسەی نازانێت تمیش لە خۆشەویستیەوە بەڕێزەوە خۆم حەمەدەمبڵ شانازیشی پێوەکەم و کاتێک هیچێکە لەو حەمەدەمبڵە پێیگەودا بوو بە قوربانم کاکە عیرفان من یەکشتی ئەم کاکە عومەرەتان بۆ بجێڕمەوە کاکە عومەر حەپولکەم بات فەرموو بە قوربان بە قوربانە بم ئەوەی ڕاستیوێ کاکە عومەر تەلەفۆنیشی بۆ کردم تی باوکم زۆر هیلاکە لەوە چێ ئەمری خواکە بمرێ وتم بە حیاتی مردن بە ماعید بۆ مردوو مرێ چوزانی باوکەم ڕێتی بەخوا بە هەنی ئەمرێ دڵم لە یا و باوکم ئەمرێ بەڵام یەک تکاولیەکەم مێ تەعزیەکەم کاکە ئەخە کاکەوتم خۆتۆ ماشەڵڵا ئەم هەموو برایەتێ کاکە گلیم لێکە تی کاکەم مەیە براکەم مەیە گلیم لێ ناکە وەڵا ڕاستەکە کاکە خۆمەش لەبەر ئەو براکانی و لەبەر ماڵەوەیان و گوێ بە عومەر نایم بەڵا کاکە خۆم کرد بە تەعزەکەی عومەر بە خێراتنی خەڵکیە کرد بەخێر بێن منی نەبینی تا چوم ئەوە نەکبەت بووم کورسیەکە بوو ڕێک لە بەردەمی کا عومەرە ڕێک ریزێ پیاوەستا بوو بە قورعانی چیشم نەکە بەس ئاوە دانیشتە بوو عومەر وتی بەخێر بێن بەزاتی خوا داوام کرد لە براکانم وتم کاکە مەمنونتانم بەزی بێنە دەرەوە چونکە نییە باوکە ببرێ پێ بکەنی کاکە سەر ناخۆشە هاتی دەبووچاوی نییە ئەو ئێرباگی پیاتەقیوە چاوێکی خۆی مات من باوکم مردوو بەقەو خەفەتبار نەبوو تێگەی بە زۆر خۆی خەفەتبار کردبوو باوکی من مردوو بەقەو خەفەتاوی نەبوو والله خۆ منش بە باوکە خەفەتبار نەبوو شلەکە گۆشتی تیان نەبوو وەڵی کاکە گیان چاو ماچەکەم کاکە عیرفان بەڕاستی زۆر شتێکی بەقوت هێنایەوە بیرم ئەشمە لای ئەو پەیوەندی با زۆر لە خەت نەمێنێتەوە کاک هونەر شەمێرانیمان لەگەڵا کاک هونەر ئەو کاتت باش بە قوربان سڵاوڕێت بۆ کاکژەزا بۆ کاک عومەر بۆ کاکە عیرفان قوربانە ئازیزە قوربانە داواری بە قەولی شارە دووری شەمێرانی لە دەرگای حەوشە تا تەنکی سەربارەکە سڵاوڕێت و حورمەت نەگوت بە قوربانی هەموو شەمێران بم منتیقەی دایکی من چاوی یەکە بەیەکەتان ماچەکەم سڵاو لە خۆت و لە خانەوادەیەک بێکشاو تاماچەکەم ئەیزانی کە من شەمێران ئەیزانی دایکم شەمێرانیە ئەزانم قوربانکاتی خۆی لەگەڵ کاکجیادا دلێکی لێدان بەڵام پێی نەگەرنەدە قوربانە بم چاوت ماچەکەم خۆشەویستیم بۆ دێ فەخرتان پێوەکەم فەخر قوربانم سڵاوڕێت نێدەتان خۆش لە هیوان سەرکەوتنکەوە یەک بێکشاو تاماچەکەم بە قوربانی کاکە هونەر بم و سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ شەمێران و بەشی پیرک و عارەوان و ئەو پشقەڵایە و ئەو بەنتیقەیە تا ئەوسەر دڵاکەوی دڵەکەم بەڵام پێشنیارێک بۆ بەڕێستان ئەگەر ژمارەی تر زیادکەن بۆ پەیوەندیەکان باشترە ئەشەمبیلا ڕازەکەی کاکە جەزا تێ ئەو کاک جەزاڵێ وەرگیرا بەسەر سەر و بەسەر چاو هەوڵێن پەیوەندیەکە ینی مەبەستمەوەی مۆبایلێککە دانین پێشنیارەکە لە جێی خۆیان بوو ئافەرم دەستخۆش منیش لێرەوە بە کاکە جەزاڵم بۆ یەکەم بە سپرایز کاکە
پێویستە بە خەت بوو پێویستە بە پارە بوو ئەرە وەڵام سەبکە چکەم نیش پێویستمە زانیەمەیتێ وەڵام منەمێ وەڵام من پێویستە بخات دەسم کردەوە بەزاتی خۆ کاکتەزا خەری ڕاکات ناو بەرنامەکە لە خۆشیە وای زانی خەت و پارەی بۆێنەوە بە قوربانێ بم بە قوربانی هەموو شەمێرانە بم چاوت ماجەکەم کاکە هونەری عەشەتم بە قوربانێ بم کاتێکی خۆش بۆ تۆ چاوە ڕاستەکەم بەڕاستی کاکە هونەری ئەزیز خۆشەویستیم بۆ شەمێران و شەمێرانەکانی ژەیە بەڕاستی پێشنیارێکی زۆر جوانی کرد خەتێ زیاکە یعنی خەتێ زیاکە بێ بە عەریف نەبا بە بەسی تەلەفۆنە تەلەفۆن جان کاک جەزا براوەخە بکەین بەردەوام بین کاک عیرفان بەسەرهات و شتی خۆشی من و تۆ کۆتایی نایە لە ڕاستیە من لێرەوە پێم مەڵەن ئەڵەنەوەی ئێران بجێڕەرەوە کاکە ئەوە چوون بۆ ئێران پیاوێ هاو بە دوام ئاوتی کاعمەر حەفلەیەگەیە لە ئێرانیەی ئەروەڵا جان نەڵێم لە ڕووە خواگای لێ شەو نیوەی شەو تەلەفۆنی بۆ بکەم ئێوە وەکو هونەرمەندەی ناسن بەڵام من وەکو پیاوی تەنگانەی ناسم نیوەی شەو تەلەفۆنی بۆ بکەم جێڕەوە تەواو پەیوەندی هەیە و تەواو بێدەنگ بە پەیوەندی هەیە کاکە چینە کەلار هاوڕێکی زۆر زۆر خۆشەویستمان لەگەڵا لە کەلارەوە با لەسەر پەیوەندەکان نەمێنەوە ژیان سەرتەوقی سرم بە قوربانی هەموو کەلار بم بە قوربانی ئەو چاوە بم برای گەورەمی من لە خزمەت جەنابتە خوابم کا بە قوربانی دەفەری گەرمیان و گەرمەسێر خوام کا قوربانی یەک دقیقە خوام کا سیاق و کێمان تەکە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ جەنابە بۆ سمود و هەموو گەرمیان خوام کا قوربانی هەرچی گەرمیانی هەیە قەزای لە گیانم قەزای لە ماڵم لە ناخی دڵمەوە چاوت ماجە سپاس مەمنونم بە قوربانم ڕێز و حورمەت هەیە زۆر سپاس من لە خزمەت ئێوەیە میوادارم توانێ بێتم خزمەتم بە کوردێک کرد بێ مناڵە پێ بکەنێ من دڵخۆشە من گەورابم قوربانی تۆم کاکەش کاکە گیان سوپاست دەکەین بە قوربانی هەموو گەرمیان بین ئەزیزەکەم بەرنامەکە ڕازانەوە بەڕاستی چاو ماجەکەم خۆشەویستیمان قبول فەرموو قوربان چاومان خواگای لێ بێ گیانەکەم بە قوربان دەسەمان برای گەورەی خۆشەویستیمان هەیە بۆ گەرمیان و بۆ کەلار و بۆ هەموو شوێنانی کە پەیوەندیەکەن کاک عیرفان لێرە نووسیانە کاعمەر مەجای کاک عیرفان بە ئێوە نییە وتم مەجالم بە کاکە فەرموو بەڵێ بەڕێزە نەفەرموو تۆ ئیشەکە خۆ بڵێ دەی من ئیترەوەی بووچین بۆ ئێران و لە ئێران وتم کەوتیان وەرە بۆ وتم مامی یەکسەر تەلەفۆن کرد بۆ عیرفان بۆ لەگەڵمانایە بۆ ئێران هی باشەیە وەڵا هاو لەگەڵما بۆ ئێران هەر چوینە ئێرانەوە بڕوان پێ بکە دابارین بەسەریا ماشەڵڵا و سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ ئێران بەڕاستی عیرفان بەرناکەو وەڵام زانین سەلامی هاوتی کاک عیرفانجان پیانە و کا حەمەدەم بڵ لەوێش کا حەمەجان هایتە ماڵ ئێمە وەڵا بردیان و سێرێکی منی کردی عومەرجان بە یارمەتی و وەڵا ڕۆی دڵم بوو بە ئوتوو وتم سای من گۆشتی هێنێ هەڵا یەک تەلەفۆنم کرد وتم کاکە گیان چۆنی وتی باشی وتم تخوا بە عیرفان نەزانێ من تەلەفۆنم بۆ کردی وتی دەی بڵێ لە خزمەتام وتم وەڵای 2000 سەد مەلێ یاوە یاین جەڵدە وتی دەی وتم بە قوربانێ بم نابێ گۆشت خوا چۆن وتم وەڵای یەکسەر جەڵدەکە لێ من جەنازەی چۆن بەرمەوە وتی وەڵا ڕاستە وتم لە هەر ماڵێک بێ خۆی شەرمەکە ئەبێ تەڕەپیاز و نانی تیری بێ بەخوا تەڕەپیاز و نانی تیری نەبێ سوێن بەخوای گەورە نابێ هیچ شتێکیکە بخوا تی بەسەر چاو بێخەم بە وەڵا ڕۆیشت و عیرفان زانی هاتەوە دەموچاوی بیا و بێکەوە دەرگای کەپسە وتم عیرفانەوە چییە تیواز بێنە عومەر ئیمام نەماوتم بۆ یەک شەبە تەڕەپیازیان بۆ داناوم بەنانەوە بە ناموسم بۆنی کەلانەی لێها قورقێنەی بای ئاگری 6 پلاکیەیە وەڵاتم چێ برازای خۆشەویستم کاکە هێڤارمان لەگەڵا هێڤاری برای ڤارۆ ئەلو کەناسکە دەنگی ئەو کامیانە ئەوە هێڤارە کوڕەکەەوە کاکیدی هێڤارجان هەموو کات کاکە هێڤاری برازام چۆنی قوربانی ئەو چاوە جوانە بم برازای جوان بەخێراتی میوانە بەڕێز دەگەپەکەم و دەستخۆشی لەکان جەزاکەم بۆ دانانی ئەو رادیۆ بەڕێزە و هەر دەستخۆشیتان لێکەم بە قوربانێ بم کاکە هێڤار هێڤارجان پێشەوەی کە هیچ شتێک بڵێ چیت هەیە کە تۆ بەرنمەیەک پەیوەندیەکەی تو باوکێ میوانە یعنی ئەتەوێت لێرەوە چی بە باوکە بڵێ بڕۆکە ئەمە دەڵم چی خۆشیەکە هەم مەتارم بڵم هەم
هونەرمەندێکی شارەکەمە هەمەداڵم هاوڕێیەکمانەداڵم باوکێکە بۆ منانی خۆشیم هەست لەم حاڵەتە یاسا بۆ من بە قوربانێ بم ئەو بەناوی کات جەزا بەڕێوەبەری رادیۆ پێتەڵێم ئیسا تۆ داوا لە باوکی بکە لە عیرفان بڵێ ئایفۆنێکی 12 بۆ بکڕە وانە بزانە قسە دەشکێنێ بەخوا قیستەکەیەکی بۆ مێ لە ماڵی ئاوا بێت خەتەکە و باش نییە دایخە خەتەکە و باش نییە بۆی کرم کاکە با من با یەکشتی ئەم هێبارەتان بۆ ژەرمەوە خوا ئاگای لە یەک مۆبایلم پێ بوو ئاخر مۆدیل باش وتی باوکە حەزم زۆر لە مۆبایل تازەش نیشم بۆ مارە کرده بوو باش تی باوکە حەزم لێتی و با مۆبایلم پێ وتم بەسەر چاو شەتە ماڵە خەزوری با دەریێ پێی بێتووەمانە و دەستگیران نارە و وەڵام مۆبایلەکەم مایە پاش هەفتەیە وتمەرە هێفاجان ئەو مۆبایلم نایتێ و ناوانە دەریانە بیکە منە ئەو مۆبایلۆی دانێکی احتیادیم کڕی بوو تۆڵا باوکە ئەمە بە دەستگیرانەکەم لە منی سەنی بوو بۆ ئەو هێفارجان ماوی لە خەت مامە بە فەرموو باوەجان ڕازەکە ئاوا چی ئەوەلیات هەیە ئەی تۆ باش شە بۆ تەلەفۆن بۆ نەکردم کوڕی من هەنێ ئەوەلیاتی پێ بوتمان ئادێ ئەو بە قوربانە بم هێفارجان چیکەوە هەیە بیڵێ لە خزمەتا بم ڕاستەکە ئەو بە قوربانم هێفارجان هیچی کەت هەیە بە قوربانێ بم مەمنون بۆ پەیوەندی و هێفارجان وەڵڵی کاکە لە بەر باخەکەی منە جمعە پوش و پەلاشی لێ بوو باش لە پڕێکە گرمەیەک هاو گەڕی گرەوناوە ئەو بەردەما لەو ڕۆژەوانێ دایکی و هێوارە لە بەخواتەوەی باوکە بە قورعان چرخ بوو تەقی بووتیایە کا عمەر بە هیچ شتێ بۆم ناکوژایەوە باشە چرخیانوێ ساعت اعتراف بکەم یانی تۆ نەبووی نەبەخوا ئەگەنی بەخوا ئاگام لێ نەکەم جگەرەش ناکێشێ وەڵای نەجگەرا خۆم نە هیچ شتێک خۆیەتی لەوەژێ نێرگەلی کێشای بە خەڵوزەکەی فڕیا بێ وەڵای کاکە یەک شتی خۆشی من و ئەو کا عمەرە زۆر شتی منی باس کرد با منیش ئەوەلیاتەکەی دەرێن سەرەی منە فەرموو ڕۆژێکیان بەیەکەوە بووین وتم عمەر ماڵی خزمێک مێت خوا کچێکیان تەواو نییە چین سەرێکیان لێ خوا هەڵناگرێ هاو لەگەڵما ئەجا ئەو ماڵە خزمەم کچێکیان هەیە ڕێز و حرمەت مێ ئەمە بۆ خۆشیە جێرمەوانێ بۆ برادران تۆزێ تەواو نییە لە ئەقڵا لە جیسما تەواوە بەڵام ئەقڵا تەواو نییە کە چوینە ماڵی لەگەڵ کا عمەر کچەکە راوایە کردی جۆلانە جۆلانە عمەر وتی وە ناوی جۆلانەیە وتم نەبا بە نابزان مەسەلە چییە وتم ئەرە بووە کە وتیەوە فترێکە حەز لە جۆلاناکە بەشێکم لەگەڵ خۆتانە بیبێنەوەمانە ئەمەش بە ناخێری ژیانی وتی دەقینا بیگۆڕن ئێستا من ئەوەی بین کاکە گۆڕی چلێکی لە دانی بەجیسم تەواو بوو ئەو خزمەمان یەک تەنووری کورتی لەبەر کرد بوو من و ئەمەش ئەوەی خوا ئەقڵ و شعور بێنەمان ماوە وەڵا کاکە چین بۆ مەشتەلەکە وەلای جۆلانەکە عمەر وتی سواری ئەمەیەکن کە هات شۆکە ها کاکە ئەویش لەگەڵمانە کەس نێزانانی ئەمە ئەقلی تەواو نییە یاڵا کاکە وەستانی تا جۆلانێ بەتاڵ بوو عمەر نەبزانی چۆن و مناڵی داگرت ئەمی قسە سەری وەڵا تۆزێ جۆلانیە کرد سێکەم عمەراواکە تمۆچی عمەر وتی کوڕی ئاسمانەکە تەنورەکەی زۆر کورتە ئەم هەموو سیمێڵ لەش وەسابەت یارە جۆلانەیە ئەم هەموو پیاوە دانیشتە بوو سەری ئەوەکە من و عمەریش خەڵک ڕسمی لەگەڵا کردین بیری ئەوەمان نەبوو کە ئەمە جۆلاناکە و تەنورەکەی کورتە تم باوکە ڕۆچین بەخۆم کرد سەلامیش ڕسمی لەگەڵ مناگەر لەو لا ڕسمیان لەگەڵ عمەرە ئاگرد بەڵێ وەڵا کاکە تۆزیگی پێش و عمەروتی کاکە دایکرا حەیامان چوو ئەم سمێڵ زلانە نازانەمە ئەخلی تاو نییە ئەو کچە تەنورەکەی کوور دەوتم بێ بۆ قسەون نەکرد کاکە وەڵا چوو مەلایەوەتم سۆزێک جیانتی وتم ئاقل گیان دابەزە دا نابەزم وتم ئاقل گیان دابەزە مامە عمەریش ئەڵێ با دابەزە یا مامە عمەرە ڕەشەوی بۆ دابەزم وەڵا دا نابەزم وتم مامە عمەرێ ئەڵێ عیبە خەڵک لە خواردانی شۆرتەکە و دەرەکەوێ وتی خەمە نەبێ شۆرتم لە پیانیە برا ڕۆچی من بە خۆمان کرد نەمازانی لەگەڵ عمەرە چۆن مڕوان پێ بکە خۆی هەناوی نابم بەس قەبارەی هەبوو بەستانی ئەقلی مناڵە قەبارە و کێشی هەیە بەس مناڵە کاکە هەرچی سمێڵ زلێ لە خوارەوە ساب ئەوانە کرد کاکە من ڕوم ناو کاکە شازادمان لەگەڵە کاکە شازاد ئەو کاتە باش ئەوە بلۆک داگرێن وەرتان گرتووە کاک شازاد بە قوربانێ بم دەنگی باش نایەتە لای من کاک شازاد نامە بەسم وەیە ئەگەر بە مۆبایلەکەیە دەنگە نزیکەرەوە یان چۆن
ناوەڵاڵی تەپڵە تەواو ئەوە تەواو ڕق بە قوربانێ بم کاکە شازاد خۆشەویستیمان بۆ دەیە بەتایبەتی زۆر زۆر بە خێراتی میوانە بەڕێزەکەتانەکەم کاکە عیرفان قوربانە بم زۆر مەمنون ئێمە هاین لە خزمەتە زۆر دەستخۆشی دەکات جەزای لە کەحمانەکەم بۆ بەرنامە جوانان هەر لێرە هەتا بوو سلێمان بە قوربانێ بم کاکە شازاد گیان چاوت ماجەکەم بە قوربانێ بم پرسیارەکەم لە کەحیفانی بێزەحمەت بەڵێ من لە خزمەتە خزمەت لە منەوە کەحیفانی عەجایب کاکەحمەوە لەگەڵانێ بۆ بوو شوێنێ دەڵی جوانە ێسەکانە بەجیابەجیاتن بۆ بەرنامەوەکاری چییە؟ وەڵای کاگەحمە و کێمەڕین بۆ شوێنێ ئێمە یەکێکمانە ڕێی کەرمانەکەین بە شەحنەوە بەڵێ بۆ یەکەک بەڵێ 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 ئێستا لە ماڵ و کردومە بە شەحنەوە هینە آخر پێشم بەرنمەیە ئەو بوو بە قوربان دوایەوە دوای ئەو کوشتی ئەیفان کوشتێتی هەرەوەڵا پێشەوەی پێش عیرفان کاگەحمە بوو بە قوربان کاک شازاد بەڵێ پەیوەندی چکەمان لەگەڵا کاکە سامانی حاجی عەلی سامانی بەرنامەی زەنگ مامە حاجی يعني من قربان تعمل باشا شكون ئای بە قوربانێ بم مامە حاجی چۆنی باقي ضل بمطلع الرزم دسخوشين بو كاكا جزاي خوشوي بو استاذ جوانا بخيرتني كاكا عيفاني جاكم كاكا عمر شاي توج ما جاكم شاي كاكا يفاري کاکە ڤارۆ اي بارو بە قوربانێ بم سامانی بەرنامەی زەنگ اما عمر انجلسه بسراتي خوش معناها ام فارو اما طول عاقرم هنا چاو ماژەکەن کاکە سامان تۆ چی دەیە ام فاروينيا الرابكه حسين صالح وكم ملاعب وهلا وشنو اما نهاربو طبعا امانو فارو اخلبه ياك رسمه مالي حسام بروفيت مع كرمن حسام بوفريم يا ابو حاتكم ثاني هي فردانشتي نازا فارو دانشتي نازا ما بقاتي سرو قاتي خوار الكلب بيت سردو فردو ايتا دارو بدي اي ابي كا عفان وتي مو عفان وشون ماول ولوتي كا كان خلاوي ارونا الرمنايه ام فارو يا فارو توم يذكر دواجا مثل كتاو زكا كمو توم يا ابن الجبل على درفه توم يذكر دواء اما وش بودش يقول والله تر حركه هذه كعفان تلفوني يجيبوا كلام حاجي جواره ابو مريم او جمع وكاكا راواتني من بدعوتي اي قوتي اي تاسات شو من الخود ده فارم بوادر انا مو خارج الى جاي خود هلا دك ما اعرف كده ده سفرت انا من الخود ده لو عم قرت وقتي والله من سامانی برام نەوێ بۆ قسەی تۆ تازە ما ئەوە نەبوو سیارەکەی هەبوو سیارێکی زلی هەبوو بڕواب کەسە سیارەکە دانیشتم یەکەم جارم بوو چوومە قاتی سەرەوەیان ئەمە سیارێکی زلێت یادا نابوو کە دانیشتم لیاوتم با سوڕێ سوار بموتی لاچەوە بچکۆلە بوو زۆر بچکۆلە بوو هاتوو دانیشە بالێ نێم یەک تاک پێڵاوی پێنام وتی بەلای دەم و چاومە خوا ئاگاری ڕام کرد دەستیەوەشان دەست بەخوا گروپێکی سینەما هاتبوو لە تارانەوە بەتەمای کارێ بووم لەگەڵ عەلی سادقی ئەها ئەوەی لە ئاغا ماشەڵڵا عەلیەکە ئەو گروپە هاتبوون بۆ لام کاک سامان دانیشتبوون لە ماڵەوە ئەو هەموو مهندی سەوت و مسەوەر و هەمووی هاتەبوون هاتە لامەوە دەرمەکرد تێن چی بزانێت چی مۆبایلێکی بەدەستەوتی باوکە بوو گەمە بشیلە بەڕسمێکی کرد ئێساش کرد لەخوا بەزیادە وا پیاوە لەگەڵ کاکە عیفان و کاک عادلی بێریفان باشە فەرموو ئەمە هاوین قرچەقەچی گەرمایە ئەو کاتەی من نووسنگەمان هەبوو عادلی لە میێڕوانە تەلەفۆنی بۆ کردنیا بۆ منیا بۆ عیفانی ئەمڕۆ شێ بکەینە پاقلەکەەوە دێگەی طبعا من بە فەوتی گرج دێگەی شێ بێنامێنە سەرخەت ئادێ کاک سامانەسا بە سەوتی کش بێندیمان پێوە بکات جۆ بگرێت خوا سامان دوایەوە بیکە بەخواوە خوشکی خۆم سێر دەکەم دە قسە بکە پاقلەکە بێ کاکە دەی باش وڵا کاکە عادە تەلەفۆنی بۆ کردم دانێکی شازم دۆزیەوە وتم عادل کاتە خوێنێتەوە یاننا وتی تۆ قچێکە لە پەنجا کەمتری خوێنەوە من نەدەمێ باقیەکەی وڵا ڕقەمەکەی یان و تەلەفۆنم بۆ کرد عادل وتی وا خۆم بەرامبەری محیتی بەرێ بابێ بۆ توی مەدی بەس ناوەکەی نەڵێ یا ئەو کاتە عیفان ساری پێبوو من پێم لە وڵا معیدمەکەم عیفان جان عادشتێکی وای کردووە لە حال وڵا معیدەکەمان سابت کرد تەلەفۆنم بۆ کرد برادەر قەمسەڵی لە زەلامێ سەنەبوو ئەمەی کە خسمانە باقلەکەەوە باشە وتی ساری خۆمم پێە معیدمان ناکەس چوومە بەر بازاڕەکەی عادل لێوە ڕێک بە جاو کاتە تەلەفۆنی نۆرماڵە بوو نۆرمالەکەم جازێکمان لێبەستە بوو پێم وڵا كهات ما بعضارك قلت عادل كوكي ها وتالو برخوي عادل كدوا معيد معنا ابو تيملي ولا موقفي باصك رفيقك عمري شا زانم كي انا برادر كان الله يمعروف علي بحيوان زانم كي
والله كاكا تلفونم بوكر وتم من يمدر ولا مع معنا ولا بوتي الملك كسودي باش وتم ساري خوتي بيجي ابا ساري خوميم باقي خوبي غما باسكان رزقاري دا بس يقول دوي باسكان عاد يا سوق سودا دوا داني دو تعرف والله من عفان وعاد سرتو تجينا سارك عفان او الروي باسكان رزقاري الروي من عفاني عادي لو نفرم على حتى لما موقفك تابز وتعادلي باخو مع كشف كاين حي برم كره وتعادل واقف هنا جاري كشفي مكان والله قشا موقفي باسكا وجدا بسيو مانو يمجلو بركم عم هذا كلو هسي معنا كده تلفوني قالوا دي كوي وتم هذا كشفتي تدرنا دي قرن بو كرش هي مجنيه لساريه تبريد ما كتبوا فيها انا كلو قر مره ما كتب وتم عادل بتي جاري باخو مع كشفنا كنتم اي وتي باك معيدي كي بيني بلا ولا بو بالاس اصلا بخواديو نار ما بو بالاس لبدا بالاس يرام قال عادل بتي بعد ابو زبقاق حي برم فرته وتمدي قر عادل والله حتى هاتي نو بازاري موسيقى قال لي كشف معك هيك ويتم كارتي في بخير وتم عادل باكارتي في بخير وكروتي دسا كمان جاري باكشف مش تجيبي هيك براسي زور برادر هبو لو كاتانيا سقرزم يعني الرزم يبو هم درمدان وهم عزيزانا اشتكبوا خوشينو زور كاس ما نخسا او موقفو ما نكات ما بيخرنو دواي اذا عادل كشف يقري داوشي والله تمام سامانی برام يان تەبێی خۆشەویستیم بۆ دەی خۆت زانی من و تۆ ئەزمونێکی زۆرمان هەیە پێکەوە قوربانی دڵم تۆ برا گەورەیت لەبەرەوە هەر لێرە و پێتەڵم بەناوی خۆم و کاک جەزا بەناوی بابە لە زەنگ بەیەکەوە بووین منی لە زەنگ بووم ماوەیە وانە بوو کاکە لەبەرەوە شەمەی داهاتوو تۆ گەورەمانەکەی هەر لێرەوە وعد بە بە بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان لە خزمەتانم من بچووکی هەر هەموودانم ئەو ڕادیۆ بە ڕادیۆی خۆمەتانم ئەو ماڵی هەموو هونەرمەندێکە من بە ماڵی خۆم ێزانم خزمەتکاری ئەو ڕادیۆم ڕێز خۆشەویستیمەیە هەر لە کاک جەزاوە بۆ هەموو ئەو سافە جوانەی کە لەو ڕادیۆیا کارەکەنوانەی پشتی کامێرە و ئیتر ئەوەی هەمووی لەوێ کارەکات شاری یەک بێ شاماجەکەم ڕێزم بوویان ڕاستی ئەوەی کە بە کاکە جەزا کرێت ڕواکە کاحمەد بەس یعنی بە هیچ کەسێ ناکرێت و پیاوە دەوانەیە خەڵک زۆر باشە زانێ ئەزمونێکی زۆر باشی هەیە ئەو خزمەتی ئەوەی کا بە هونەر و هونەرمەندان و ئەوانە یعنی ئەگەر بڵم گەورەترین تەضحیەوە والله کاک سامان لە پێناوی خزمەتی هونەر و هونەرمەندان کاک سامان تەسەور کام کاک جەزایە خۆی گوێی لێمە چوو بۆ کۆڵم بۆ خارج ڕۆی بە ذاتی خوا من شەوێ لایفم بۆ کردەوە گریام وەکو مناڵە گریام وتمام کاک جەزا وەرەوە زای جەلالە گریام منە گریام چکە کاک جەزا نەڵێ میسال لە ڕۆ بەڕێبەرێم ڕادیۆ و بەڕێبەر نییە ینی بەڕاستی لێرە خۆی بە براپۆ لەو گەورەمانە بەس ئەو خۆی بە برا بچوو کەزانێ بەڵام ئەو گەورەی ئێمەیە من کە سلێمانی بەجێ هێژە گریامە گریام کۆڵەکەکە لابێ لە ژێری ئاڕوخیە ئارە بە ذاتی خوا وەلا ڕایگرتووە ئارە بەخوا لەبەرەوە بەناوی کاک جەزا و خۆمەوە پێت ئەڵەم شەمەی داهاتوو بەڕێزان خۆشەویستان پێتان ئەڵێم هەر لەم بەرنمەیە کاکە سامانی حاجی عەلی هاوڕێی خۆشەویستی من بە کەواوسەڵتەوەیە تێرە من بە بیجامەوە دانیشم چکە کەواوسەڵتە زۆر لەو جوانە نا بابە تۆ بە کەواوسەڵتەوەرە من بە بیجامەوە دانیشم چکە کەواوسەڵتە بەزە تۆ جوانە کاکە سامان ئەلبەتە خۆشەویستی منە یەکێکە لە هاوڕێی ئازیزەکانم یەکێکە لەو هونەرمەندانەی کە زۆر ئەتلافیشی پێەکەم کەسێکی لە هاتووە دەمێکی ئیشمان نەکردو بێکەوە بەڵام حالیان سەرقاڵی ئیشێکی فیلمێکی سینەماین کاکە سامانیشم لەگەڵا خەریکی کارێکی جوانی بەس بەجارە ناوەکەی کەشف نەبێت خەریکی کارێکی زۆر جوانی پشت بەخوا ئینشەڵڵا لە هەوڵای یا ڕەبی سەرکەوتوبی سامانی حاجی عەلی کاری بە نەگرتن و ئیشەکان ئینشەڵڵا وا بەرەو کۆتایی ئەڕوا کاکە سامان تۆ گەر شتێکی کردماوە تا من بشوکی بکەم بە قوربانم من خزمەتکاری هەموو لایەکانم بە خێراتی کاکە ئیفان و کاکە باڕۆژەکەم دووبارە چاوی یەکە بێکە داماجەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم بۆ خۆی و ماڕ و عایلە و هەمویان قوربانم هەر تەمە درێژ بن ڕێزم هەیەکەم ماریان بۆ بەڕێز و بۆ هەموو لایەکە سپاس کاکە سامان جان سپاس بە قوربانم کاکە سامانی حاجی عەلی خۆشەویستیم قبوڵ فەرموو چاوت ماجەکەم سپاس بۆ ئینشەڵڵا من لە خزمەتانم شەمەی داهاتوو تۆ خۆ حازرکە ئینشەڵڵا پشت بەخوا مقەدەر نەبێ عومەر کوڕێمان نەماکوژێتان فەرمان وەرە نەبابە من تۆ بناسمی چی لێ نایە من تۆ ناسمی چی لێ نایە قبری ئەو باوکەم لە تەسویری بەرنامەی زەنگا بووین دوو پشکێک گیای بەو سامانە و دوو پشکەکەم مرد ئێستا کۆرۆنای کوشێ ئاها لە بەرنامەی زەنگ ڕۆشین تەسویر ماکە لە لادێ دوو پشکێ پێوەیە دوو پشکەکە نەتۆپی
ئێستا تۆ کۆرۆنای نێرومێ لە بن باخەڵتا ئێستا چی دەم هەرە وەڵام مارێک پێ مارەکە ڕشایەوە خەسان دوو عملیاتەوە مارەکە کرم سامانەیەکی لێ نایە خۆمەزانم سامانێکی لێ نایە ئەو مارە ڕشایەوە بە قوربانم سامانی حاجی عەلی بە قوربانی حاجی عەلی لە کاتی هاوڕێیانی کەس نەگرین نەخەڵک دەسەکەت برای گەورەیت برای گەورەی بۆ هەموو لایەک چاوی هەموو لایەک مازەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم بۆ ڕادیۆ قەشەنگ و جوانە کەماڵی هەموو هونەرمەندێکە برای گەورەی کاکە سامانی حاجی عەلی سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ یادەوەریانەی بیرت خستینە چاوت ناجەکەم زۆر زۆر داوای لێبوردن لە پەیوەندیەکە کەم کاکە سۆران لە هەواری شار کە لەسەر خەت بوو زۆر مایەوە و پەیوەندەکەی داخرایەوە کاک سۆران بە گەورەی بمان بەخشە داوای عەفومان هەیە بە قوربانە بیزەبت من لێرەوە ئەمەیە بە کاکە عیرفان بڵم یادەوەریەک لە تایحانە یان شتێک لەو کاکە تۆ دنیای تەسویرە هەیە کاکە ئەوە ئەو ساڵی 2000 بۆ ئیشەم کرد بە عەرەبیەکەم و تەیحان ئیتر ئەو بوو مەسەلەی ئەو پرۆسە و شتەی بەسەرا و بەساریان ناو تەیحان دوای منافسم بۆ پیابوونایە ناعلوج بەڵامی تر لە هەر شوێنەکە عەرەبیان نەبینی پیان و تەیحان لە بازار ڕۆژێکیان ئەلم بە دەرکی سەرا عەرەبیەکە ڕۆی ڕێزم بۆ یاخچەکانێ چاویان ماچەکەم ئەلیەوە ڕۆشت بۆ بردنی بۆ یاخچەکانە هاواریان لێ کرد بوو تەیحان کابرا زۆری پێ ناخست ئەمە چییە کورد هەر پێمان دەڵن تەیحان وەڵا خۆی کرد بە شورتەی سەرایە خۆی کردو بە ناو پۆلیسەکەی بە دەرگاتوێ ها تەیحان بۆ چۆوە چ مشکات بکە بە قوربانێ بم کاکە عیرفان دیارە من و کاکە عیرفان شتی زۆر زۆرمان هەیە پێکەوە ئەچینە تاراوگە و خاتون نیشتیمان هاوڕێی هەمیشەیی و خۆشەویستەکەی ڕادیۆی میلی گەڕیان نیشتیمان خان سڵاو بۆ جەناب خاڵە گیان بە قوربان چۆنی سڵاو ڕێز و خۆشەویستیمان قبول فەرموو لێرەوە تا ئەو شارە و ئەو وڵاتی توی تای بۆ تاراوگە قوربانە بم خاڵە گیان ئەزیز و دەستت وەرگە بە ساقە و دەستخۆشی دووبارە هەزاربارە بۆ تۆ بۆ کاکزای خۆشەویست و بە خێراتی ئەو میوانە ڕۆحت و پێشەکەم سپاس خۆشەویستی جوابی بەرەو کاکە عیرفان بەڵێ زانم کوردی زانم ئەیدە فەرموو بەڵێ زۆر سپاس دەکەم خوشکی گیان چاوت ماچەکەم ڕێز و احترام مێ بۆ هەمووتان ئیشەڵا پێتان شادەبین ئیشەڵا لە خزمەتان نابین هەتا ڕادیۆی میلی گەڕیان هەبێ هەموو هونەرمەندەکانە بینن چکە ئەو بوو بە باوانێک بۆ هونەرمەندەکان قوربانە بم کاکەفانجان تۆ زۆر ئازیزی زۆر خۆشەویستی هونەرمەندەکان بەڕاستی بەلای من ئازیزن بەڵام ئازیزی تۆ تایبەتە لەلای من بەخێراتن دەکەم دووبارە و هەزاربارە لە منیش هەر شتێکی ناخۆش باسکەم بەڵام دادا تەلەڤیزیۆنە نەماوە ئەو کوڕە زۆر عاشق بوو بە شتەکانی جەنابەت عاشق بوو بۆ شتە دادا نیشتیمان جەنابەت هەتا ئێستەیش چەند فیدیوکی جەنابوو لەلای من وەکو یادگاری ماوە کە هەتا مەزنیش ئەیتارێتن لە خزمەتە تۆ بە زۆر هونەرمەندانی تر گەورە و ئازیزتری بەدەمی زۆر سپاس گەورەی خۆت ئەمە لە خزمەت بەڕێستا دادا نیشتیمان ئەو کاک عیرفان خۆشەویستە دایکشم بە منی وت ئەو تۆش زۆر دوکشۆڕ و جۆکەڕی لێ یعنی منیش خۆشەویستم هەیە ئەی من چۆنم مناڵان هەموو هونەرمەندەکان ئازیزن بەڵام کاک عیرفان وەکو برایە وەکو هونەرمەندێک لەوانی تایبەتتر بێ لەبەرەوەی یادگاریی خۆم و بینی کوڕەکەمە ئاخەزان بەس من هەرە بێ لە عیرفان خۆشەویستتر بوو بەبەر خەی ناکە کوڕە با خۆشەویستە یا ڕەبی بەناوی خۆم و کاکە عیرفانەوە ڕۆحی کوڕەکەت شاد بێ بەڕاستی نازانم ئەو پێ مەڵێنی عازمێنێڵێ کوڕەکەت دیارە نەماوە ئەڵێ یادگاری هەیە لەگە کوڕەکەمە ئەو تۆ بڵێ ئەو چی ئەو بەڕێزە کوڕەکەم لە گیانە نەماوە ئەو کاتی کە کوڕەکەم ماوە زۆر مادی بوو بە شتەکانی ئەموو یعنی ڕۆژیش نەبوو سیدی کاک عیرفان ئەو زەمانە سیدی هەبوو سیدی لە ماڵی ئێمە سیر نەکرێتی کوڕەکەم جا بۆ یادگاریەکان زۆر زۆرن بەڕاستی کە هەچاوتی دوای کوڕەکەم من نەتوانیوە بە تەواوی سەیری شتی کاک عیرفان بکەم زۆر بێگەداقەتە بوو هیوان خۆشیەتی هیوادار لە نزیکیشەوە ببینەوە و زیارەتی کرد من لە خزمەت بەڕێستم خواسەبووری خەمە با ئیشەڵا بەڵام من هەر خاڵی ئەو کوڕم بۆ تۆ قوربانم هیچ فەرقی نییە تۆ سپاس گیانەکەم سپاس دەکەم سپاس دەکەم من لە خزمەتە هیوادارم هەر ئاوا لە هەموو جێگەیەک کارگار بیت و شانازی بە تۆ بە زۆربەی وەکو کەسانی جەنابتەوەکەی سپاس ئێمە شانازی بە بەڕێستەوەکەین تۆ خوشکی بەڕێزمانی هیوان ڕۆژێکی خۆشە بە قوربان بۆ سپاس گیانەکەم بەڵێ نیشتیمان خان سوپاس بۆ جەنابە ڕۆحی کوڕەکە شاد بێ
خۆشەویستان و بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان ئێمە خۆشەویستیمان هەیە بۆ بەڕێزانەی کە پەیوەندیەکەن دیارە من و کاک عیرفان هەدەفمانەوەی ئەو کەسەی کە پەیوەندی کات بیخینە پێکەنین شتێکی لێبەری بەرنەوە بەرحاڵ بێمەوە سەر باسی من و کاک عیرفان ئەوە دایکم ئەشمەلای پەیوەندیش کە کاکدانا بەڵێ بەڕێزان بۆی پەیوەندەکان زۆر نەمێنەوە لەسەر خەت کاکە دانامان لەگەڵە کاکە دانا و کاتت باش کاک دانا کاکە عومەرجان گیانەکەم بە قوربان سڵاوت لێبێ سڵاو بۆ جەنابە کاک دانا بە خێراتنە گەڵ میوانە خۆشەویستە دەکەم زۆر سپاس چاوت ماجەکە مەمنونم هیوای سەرکەوتنی بۆ خوازم لە کارەکانیان بە قوربانێ بمەوە ئاوا خواتە لە جاتی ئەوە جواب تێمە بەناوی کاک عیرفانەوە سوپاسم خۆشەویستیم بۆ دێ ئەوە ناو بڕم تێکرد تاوی لێ بڕێک بۆ خوایە کاکە عومەر گیان سێم بەخوا لە ڕێگای بینم پێکەنینمیە من لە خسمەتام کاکەیشیان پڕ بە دڵ حەز دەکەم مەرحەبایەکەم بەخوا پێکەنی لێ بووم نایە یار پێ بڵێ جۆنی خۆی تێگا خۆی تێگا یەکسەر کاکە عومەر گیان ئەگەر دەرفەتە بەحەزەکەم مەقامێکی مامۆستاشیرانیشان پێشکەش وەرە بەسەر چاوم ئێمە لە خزمەتی ئێوەین ڕادیۆی میلی گەڕیان بۆ ئێوە کراوە بە قوربان فەرموو بێ قوربانە بم فەرموو دەرفەتەیە قورارە وەڵا ئەو جۆم لێگرتووی بەباشە دێ دەی فەرموو باسی سەفەرم ناکردی پێدەوت دەمێ منیش دێم باسی مەدەر ناکردی وەدت ئەبمێ بە قوربان وەدت دێن سندێن یا شەریەکت بۆ منوسم وتداوە قەڵەمی سوراوەکەم وتداوە قەڵەمی سوراوەکەم دەمێکا لێ و سوورناکەم وتمەی کوا بەڵەنجاغت وتمەی کوا بەڵەنجاغت زەنجیری زاتاکەت ترازان وتدنیا دفانەکانت گەڕای وتدنیا وتدێنیا هیچت نەوێت بەبێ دەنگی دەمت هێنایە پێشەوە هیچت نەوێت بەبێ دەنگی دەمت هێنایە پێشەوە منی لە بەدیەوەکانت دوو کۆبلا سەرێم بۆ وەسیب وەرە یا ڕەبی هەر بمێنی بۆ نەمێنی بە قوربانێ بم دەستێ خۆش بێ دەستێ خۆش بێ ئەزیزم زۆر جوان بوو قوربانم کاکە عومەر زەکاتێکی خۆش بۆ ئێوەش خۆشتر بۆ جەنابێ بە قوربان زۆر سپاس بۆ پەیوەندی و بە قوربان چاو ماجەکەم کاتێکی خۆش بۆ تۆ بەڕاستی دەنگێکی خۆشی هەبوو چاوی ماجەکەم ئاری فەوزی ئەگەر بیرە ما بێ تۆ بیرم چکە تۆ زاکرە و باش ناسم کامی ئاریفۆزی چییە ئاری فەوزی دوکانیە سە نەخۆش لە ماڵەوە ئەڵێن جارێکان ئاری فەوزی لەگەڵ خێزانەکەی چوون بۆ هەولێر و لەم سەرۆ ڕۆشتبوون جادەکە عیبی نەبوو لەو سەرۆ کاتبوونەوە خۆی شاو بە کۆمەڵێک گڵاو ئیتر چەلاگەی یای بەداش بڵەکە ئێرەی تەقی بۆ گەر بیرە ما بێ جاگلەی ئەوەی کردوتی وڵی وتی با عومەر نێ ئێ بۆ من نەیە وتوی پێکەنینمێ ئێکاکە وەڵا هەریەم وەڵام منیش هاتن بەدوامەوە هاتم ئەو کاک عیرفانەوە زۆر بووین وەڵا ڕۆشتی چەناگەی گرتبوو نێتوانێت قسە بکە خێزانەکەیشی تەوقیشان کرد بۆ ملی چکە ملی عەسەتی گەیشت بوو دەمی ئاوا گرتە بوو کاکە گیان ئەو کەی وەزعیانێ ئاخێتم چیەوە بەچی هەولاتوە تۆ قسە مەکە کاکە تۆ قسە مەکە ئەمە ئاری فەوزی وتی وتم بۆ وتی کاکە گیان لەم سەر ڕۆشت جادەکە عیبی نەبوو لەو سەرەوە جادەی گڵ بوو خۆش چەناگەی داشبڵەکە چەناگەم تەقیوە با پێ نەکەنم وتم کاکە خۆ ئەزانم چەناگای داشبڵەکە بەڵام تۆ قەتعا نووسرا بوو نەخێندەوە وتی کورە وەڵا وانیە لە هەولێر نووسراوە ببورم بۆ زەحمەتان کارەکەین بۆ خزمەتان یعنی ئاوا نووسراوە کەچی نەم سلێمانی شتێ نانووسێ وتم با نووسرا بوو دی چی نووسرا بوو وتم نووسرا بوو کاکە لایە بە گڵا چەناگەوە بەداش بڵا وەڵام منیان کرێت دەرەوە وەڵا چەناگەی تەقی بە 4 تەقەڵدوری کاکە دانای حاجی شیروان دانای برازامان لەگەڵە کاکە دانا و کاتە باش دانای حاجی شیروانی خۆمان نەوت دانای حاجی شیروان نەوت
داناجان ئەو ڕادیۆ کەسکە برازای عزیزم داناجان چۆنی مامە بە قوربانێ بم باشی کاکە دانا خۆشەویستیم بۆ دەیە چاو ماجەکەم و باوکە چۆنە ئێوە چۆنن خۆی ناسی بەڵێ بەڵێ ناسم ئەو برازێ چۆنی کاکە داناجیان باشی قوربانێ بم خۆشحاڵم گوێم لە دەنگە بوو بازانم سێ ڕۆژ لەمەوە پێوە قسەشمان کرد بێکەوە نوتی بێنە من کاکە داناجیان چاوت ماجەکەم وەڵایی من و کاک عیرفان کە چاوان بە تۆ کەوێ یعنی دڵمان نەکرێتەوە ئێستا باسی یەکەم ئێستا باسی یەکەم کە نمونەی بەڕاستی بەرامەکە لە دوکان دەستم کردە بە ناوسمەوە پێکەنی بە قوربانێ بم بە قوربانێ بم داناژیان ئەوە بۆ ئێستا هەر داد خسەوە باسی مووقیفی تۆ باوکتەکەم کە ئێوە شوێن بەرامبەر بە من و عیرفان چاوت ماجەکەم برادرانی دوکان ئەمیان دانیشتو بە دیارەوە دەستمان کردە بە ناوسمانەوە هەموو وەزمان دەیشێنەوە بە قوربانێ بم چاوی هەمووتان ماچەکەین دیارە ڕادیۆی میلی گەڕیان خۆشەویستی تەنها بۆ ئێوە دانراوە بۆ بەڕێزانەی تۆزێک خۆش بێ بۆ بەرنامە جوانی کە پێشکەشێکا بەڕاستی سەرکەوتو بێ و هیواداری باشترین شت بکا بۆ ئێوە هونەرمەندی خۆشەویست ئێوە جێگای ڕێزن هەموو کاتێ بۆ ئێمە سپاس کاکە داناجیان چاو ماجەکەین ڕێز و احترامان بۆ هاوڕەکانت دەیە بۆ باوکی بەڕێزیشت بەزاگۆم خاوای پەنجا مامەمەرە ئێوە شوێنکە لە ماڵێمە بووی بەڵێ بەڵێ ساکەش فێکەم باسی ئەو کێڵمان بۆکە کە داوای پارێودەیەکردنی قەدا بوو بەڵێ بەڵێ سەفێڵم ئەوە کاکە دانا خۆشەویستیمان بۆ دەیە چاوت ماجەکەم و چاوی حاجی شیروان ماجەکەم بە قوربانێ بم بەڕێزان ئەمە نەبوو بالەخێ و نەپیاڵدانە سوپاس بۆ خۆی گەورەوە تا کوڕەکەی پەیوەندی کرد کە شتەکە کەوتەوە بیرم و ئەبوایە من زۆر لەمە پێش باسم کردە کارتێکان لای کورسیتیەوە ڕۆشتم مەرزیە دوام کەوت و چک بە ڕەماش خوایە کابرایە جرێکی شاڵی لەبەرایە و پیاوێکی معقول و بەڵام منیش وەسامتم زانم چیە هێوارەی درەنگیش بوو وتی کاکە و ژمارێتم بەرێت ماخر بۆ وتی حەزەکەم ژمارەکەتم بیتێتم یاخی سەبەب کاکە هێتی بەشکم تەقەی لێکم وتم ئەگەر تەقەم لێکەی خۆ لێرە باشترمان دەست ناکرد وتی تۆ ژمارەکەتم بەرێ وەڵا ژمارەکە ما پێی وتی ئیشم بە تۆ کاک عیرفان هەیە تم لە خزمەتە وەڵا کاکە بەیانی ڕۆژ بۆ من چوون بۆ دەوام وتم احتیاجی بە خەڵکی احتیادی وەرم گرت وەرم زانی تەلەفۆنم بۆ هاوتیان باوکە وتی تەنکەرێنەوە دۆ ساوە لە بەردەرگا نەبابە وتی وەڵات کاکەیان چێ جەنابوتی ئەی شەو ژمارەکەمان لێنە سەندی وتم باوتی ئەوە تر هەموو ساڵێک تۆ کاک عیرفان بەرمی لە نەوتان هەیە بە قورعان لەو کاتانەی کە نەوت دەست ناکەوێ بەرمی لە نەوتی من و کاک عیرفان عایدی باوکیم کوڕەیە وەڵا کارتێکان داوەتی کردین دیکە عمر پێم خۆشە بێنە ماڵەوە خزمەتام کەم ئێمە لە خزمەت جەنابتان وڵا داوەتی کردین من و کاک عیرفان چوین ئیتر خوا نەیبڕیانی هەموو شتێکی دانابوو عیرفانی هەرێ هاوە نان چوادۆری منی هەمووی کردو بە نان ێ بابە ناخۆم هەر نانی داناوتم ئەرێ بووە کەیسار خۆ بخۆی بیت وتیاتی گۆشت شتەکە زۆر باشتر کراوەتەوە ئەمە نانی پێ بخۆی بۆی من زیاتر خۆم تۆ بێنان بیخۆی یعنی من بەنانەوە بیخۆمە بێنان بیخۆ هەیە من نانی پێ ناخۆم بەس عمەر نانی لانە بێ نانی بۆ ناخورێ خۆ ئاگای لێ بە 4 پارۆم خوارد تەواو تێرم خوارد هەمووی کاکەم و کابرێتە دەکاتەوە ئەو مریشکانەی گرتەوە جەت بەرێ هەروەڵای ئەو تاقم جەت بەرێ چاوتان ماچەکەم و خۆشەویستیم بۆ کاکە دانا و کاک حاجی شیروان هەیە کە هەمیشا هاوکاری من و کاک عیرفانن کاک عیرفان تۆ بەسەرهاتێ شتێک تا برادرانن کاکە لێگەڕێ با کاک عیرفان قسە بکە والله بەسەرا زۆرە کاک عومەر جەنابەوەی کە بەسەر مناتە بەسەر تۆشتا توی جردوی منیشی دیا بوو ئەرە وەڵڵا ئەوەی کە بەسەر منیە بڕوان پێ بکەن ئەوم لەگەڵا بووە جاوە دایکم ئەمری خوای کردبوو منیش لە ناو مەلاوتی چاک مەلا بەڕێزەکەوتی یەکێک کە هین بێت ئەها مەحرەم بێ بچێتە خوارەوە نازام تورەکەی پێڵەن چێوەی ئێرەی کەیکاتەوە مردۆکای کەیتەوە سەریە خەیتە سەر لاوانەوت منیش چوومە خناو چاڵەکە وڵا تەلەفۆن هاو سێرم کرد نووسراوە حەمەدان بڵجاو لای من وان نووسراوتم عیبە نەگهات بێ و هەڵەبجە نەزانێەوە نەمیشت ما وتم شوێنمان نەزانانی هەڵم گرتم بەڵێ تکا عومەر چۆنی لەناو قەبرەکەی دایکمان وتم بە ساقە بوو وتی دایکە مردووە وتم ئەرە وەڵا وتی عومەر جان نێنێژن تم وەڵای ساوای نێژین دینا نەمێنێژن تم بۆ وتی وەڵا باوکم کە مردووە قفڵی هیدا خسۆ تایسە نازانکی لەگەی لەکوێ قاقەزەی خەمە ناو کفنەکەی دایکتەوە بیاوە باوکم بۆ دنیاتم با بە دای خەرۆکەی وەختی دایکم مردووە ئەوە خۆی دەن خۆشەویستیمان هەیە بۆ کاکە ئارام لە چەمچەماڵ کاکە ئارام ئەم کاتەوە باش کاک ئارام گیان ئەگەر کرێت دەنگی ڕادیۆکەت کەم کەیتەوە بۆی لە مۆبایلەکە و جۆ لە من بێ کاک ئارام لە چەمچەماڵ بە قوربانێ بم کاک ئارام خۆشەویستیم بۆ چەمچەماڵ هەیە گوڵبارانتانەکەم
تمام کاس سلێمانی تا ڕێبێ گەڕێم فلاو ڕێبنە بۆ خۆت و بۆ کاگستانی و تا محەممەد چاوتان ماتەکەم بە قوربانێ بم کاکەجان چاوی نازیک بۆ ئێمە بەڕاستی ئەکسەری زۆر زۆر بەتوانان میوان ئەچوە ڕێزێکی تایبەتان لێ بکرێ هەموو کاتێ بەڵێ کاگارم چاو ماجەکەم و خۆشەویستیم هەیە بۆ هەموو چەمچەماڵ ئەزیزی من یاخۆ دەوێت کامە جانەڵایی نکتەیەک یان وەکو نکتەیەکی جێرمەوە حەزی شەکەم وەکو شێوار کار ئێستا ئەگەریشی لەسەر تا شتێکە هەر شتێکی ئاساییە نەوەکو من بڵێنەمە بەڵێ بەڵێ ڕووداوێکە بەڵێ کاگارم گوێبیستی تۆم کامە گیان گیان ئەڵێ کابرا تاقە کتێکێ بێ باشە یەک کتێکێ بێ خۆشەیە لە ماوە دە دوسێ ڕۆژ دێتەوە تێژێت قەڵباڵغاتر ئامۆزا و برازا و کەس و قەڵباڵغەیەکە دەست ماڵێندا و گشتی خۆی بەستووە و باو دێتەوە لەبدا پرسیار لەگاڵێ ئەمە چییە و قەڵباڵغێڵە کەس پێی ناڵێت کشەکەت بەرحافە بڵین هەڵگیراوە بەڵێ نەبێت شتێمە دەدەر بۆ خۆشەی جێرمەوە تەنها بۆ خۆشی بەڵێ کەس پێیان نایبە بڵێن کچەکە دڵگیراوە چییە و چینی و کەس ڕووی ناکرێتیان لەگاڵێ دەبەرە دانیشەکە گۆڵی کورد و کرماندی کچەکە دڵگیرە باشە چۆن چیە بردی چۆن وڵە سەراتێک وڵ ئاڵێ نێزبێنی لێ بردی فریانەکەوتی وتی وەرە دانیشن ناویتە چووەنەوە بەخوا بێمە ناگیرێ چاوت ماجەکەم کاگارم گیان یاخوا دێبی تا تارماتەکەم بەڕاستی مادەیەکی خۆشە من بەلای سەیرەکەم ناگاتە ئێرە هیوادارم بگاتە سنووری چەمچەماڵ و هەڵگێر بۆ هەموو کوردستان بڵاوێتن بە قوربانێ بم کاکە ئارام خۆشەویستیمان هەیە بۆ چەمچەماڵ و بۆ هەموو ئەو ڕێزانەی کە لە چەمچەماڵن چاوی یەکە بە یەکەتان ماجەکەین خۆشەویستیم بۆتان هەیە قوبڵ بۆ فەرموویت ئێمە احترامی تایبەتیمان بۆ تۆ ئێشەڵا پەخشەکەشمان نەگەێنینە چەمچەماڵ و هەموو شار و شارچکانی کوردستان دیارە بێ و سپۆنسەرانەمان هاوکاریمان بکەن و ئەو دەوڵەمەنانەی شار بتوانن دەعمێکیان هاوکاریەکی ڕادیۆی میلی گەڕیان بکەن بۆی زیاتر بورشدانین و زیاتر دەنگمان بگا بەیەوە ئینشەڵا دەستان خۆش بێ و با کاتی خەڵکیتر نەگیر باشە بە قوربان باوێدە چاوت ماجەکەم سوپاس بۆ کاکە ئارامی عەزیزە چەمچەماڵ کاک عیرفان قوربانە بم قوربانم ئەو من شتی خۆم زۆر باس کرد تۆ شتیکە چیت هەیە وەڵاهی من ئەلەو فترەی پێشووە خێزانم عملیاتێکی کرد لە خەسخانی فاروق لەوێ کە چوینە ئەوێ وتیان کاکە ئەبێ 2 ملیۆن تەسلیم کاکە منیش لەو دەقەیە ملیۆنێکم پێ بوو ملیۆنەکەم ماڵیان ئاوا بێ زۆر ڕێزیان لێگرتم تیان بابە گوێمێر و با خێزانە عملیات کردی وتم کاکە ملیۆنێکم پێ نییە بەس تیان تۆ ملیۆنە بە ئیتر لە داڵغی ئەو ملیۆنەیە بووم کا عومەر باشە کاکە خەرە شتەکانیان جێبەجێ کردوانە و ئاوا دانیشتوم بیرمە کردو خۆی ئەو ملیۆنە چۆن دەبرکەم بەخوا وەختێکم زانی عربانەیە گاتە بەردەم و خێزانم لەسەری پاڵکەوتە بوو منیش ئاوا بێت تاقات بۆ ئەو ملیۆنە خەفەت مەخوارد چۆن پێیکەم بیان بەوان وەڵا خێزانم سەیری کردم وتی ئەوە بووە بێتاقەتی بێتاقەتی منی یخو قابل لە بڵین ناتوانانی وتم ئەرە وەڵامە بێتاقەتی تۆ وتی ئەوە من خۆشی وتم ئەی قابلش نەکەی چۆن خۆشم ناوێت ئەمانە وتی ئەگەر بمرم مەڵا ئەگەر بمری شێ دەبم تی ئاوا ینی ژنیش نانیتە وت مەڵای تو شێتە مشتێکی لە دەزیە پێم زای بۆ من بێتاقەتە بمکە عملیاتە چاوت ماجەکەم کاکە عیرفان من لێرەوە تێبینی شتێکم کردو لە باخەکەی تۆیە کەین سەردانی باخەکەتەکەین ئەر زۆر بەجددی ئەگەروانیە بە درۆم خەرەوە ڕسمێکیم جەزای سازە و هەڵواسیوە و پەڕۆیەکی ڕەشە پێوە کرۆ شتەکەوێ بە قەبرێ براشەیدەم ئەوە ڕسمێکی کاک جەزایە لە باخەکەی خۆمە هەڵم واسیوە بە گەورەی بەڵام ئەو خەتی ڕەشی پێوە نەبوو خەتێکی ڕەشم لێەوە مانە کاکە زۆر برادریە دایشی کاکە ئەوە بخۆ نایخوا ئەیتر میژەڵم تو قەبری ئەو براشەی دەمەگەر نەیخۆی ئەوە بەس بە سوێنی درۆ دامناوە جەزای جان ڕسمی کاک جەزای هەڵواسیوە کاک جەزابێ عەفومان کەی لێرەوە کەشفمان کرد لەبێ گردنمان ئازاکەی چکا گەر تۆ خەوکەی بەناو باخی عیرفانە ڕسمێکی تۆی هەڵواسیوە و یەک خەتی لێەوە بە شەهید دایناوە کاکە دیارمان لەگەڵە لە سلێمانی کاک دیارە و کاتت باش کاک دیار تکایە بۆ خۆشەویستانەی پەیوەندیەکەن بە ڕادیۆی میلی گەڕیانەوە داواکارم لە بەڕێستان خۆشەویستان ڕادیۆکانتان کەسکەن لە ژێی لە شوێن لە مۆبایلەکەەوە جۆ لە من بێ باشترە بەڵێ کاک دیارجان ئەو کاتە باش زۆر سپاس کاکە دیاری خۆشەویست فەرموو
خۆشی لە بەرنامەکەتانەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بە خێراتنی ئەم میوانە خۆشەویستە دەکەین کە عیرفانی گۆم هیوادارم هەر سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا. سپاس کاکە دیارگیان تۆ خۆشەویست و بەڕێز ئێمە لە خزمەت بەڕێستانەی خۆشەویستیمان بۆ دێ کاک دیارجان. خۆشەویستی خاڵە عومەرجان بەڕێزی. برای گەورەی چیت هەیە تا لە خزمەتدا بین بۆ تۆ؟ وەڵا گۆرانیەکتان پێشکەشەکەم بۆ ڕادیۆکەتان و بۆ خۆتان هیوادارم دڵتان بێ ئینشاءڵڵا. هەر بەدڵمانە بێ مادەم پەیوەندی و کردووە هەر بەدڵمە. فەرموو قوربان. لە خزمەتتان. فەرموو. شەوانایە و دەمانەی شەو دەکاتە کاتی وەی شەو خاڵت نۆستانە لە چاوی من کە سەرێکی سانەوادی خەو سکوتێکی لەسەرەفردا سەری ئەم ڕێیەدا دەگیرێ هەڵێن هەرزی دەوارێکی هەیە لەم شایەدا دەمرێ هەڵێ هەرزی دەوارێکی هەیە لەم دێدا دەبێ کاکو تەنها بە ئارانی دەچێ بۆ گردەکای بەردێ بەدڵتەنگی و کەس و خەمباری ڕادەکشێم لەسەرێ بەردێ یەکەم جاسێریا سێرە دووهام دەمژەم سنەی شەوبا شەو گوێدایە دیکە خۆشە هەمیشە خۆزگار شەوبا بە قوربانە بم کاکە دیارجانێ چێ بوو لە گۆرانیە زۆر خۆشەکانی کە من لەبەری خۆمەوە لێم زۆر جار چاوت ماچەکەم کاکە دیارجان. ئەمە گۆرانێکی زۆر خۆشی هونەرمەتی گەورەوان حەسەن دەرزیە. بەڵێ بەڵێ وادارم بە دڵی هەموو لایەوەیەکێکە لە گۆرانی زۆر زۆر خۆشەکان. بەڵێ بەڵێ دەست خۆش بێ و دەمە خۆش بێ و ڕادیۆکە ڕازاندەوە بەڕاستی. لە خزمەتانە کاڵبەرجان هیوادارم بە دڵی ئەوەی خۆشەویست بوو بێ بە دڵی و بینەران بەکاتان زۆر نەگرم دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هیوای سەرکەوتنتان بۆ خوارد. بەڵێ سوپاس بۆ کاکە دیار دیارە کاکە دیار دوا پەیوەندی ئێمە بوو چکە بە گۆرانیەک و بەسەراتێ دێنە کۆتایی ئەم چاوپێکەوتنی کە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست و ئەزیز و برای من کاکە عیرفان کە سازمان کردبوو. چی عەرەب؟ ئەڵێ نازانم لە بەرنامەی زەنگا تۆ چی بووە؟ ئەو بەسەراتە چییە کاک جعفەرە فەرمێ؟ ئەگەر ئەو باسکی بە گۆرانی گەمە کۆتایی وەڵڵاهی تۆ جارێ گۆرانەکە لە بەس بەخوا کاک جعفەر لێبوور نەکەم نازانم لەو مفاجئە لەسەر مەسلحات بێ. چۆن یانی؟ یعنی لەو چێ لە مەشهدێکا بمفاجئە وت بێتمانە گنا نازانم. ئەگەر لێ نەبوو. ئەی ئیسە من و کاکە ئەحمەد عەفووەکەی؟ تەواو لەبەر خاتری ڕادیۆی گەڕیان ئەو ئێوە دوکتان عەفوون. بە قوربان بەڵام جارێکە شتیوانە جارێکە شتیوانەکە تۆ بەنای کاکە ئەحمەژێ بەربەی تەواو تەواو لە قەفەسەکەی خۆ بەریە بەریە باش تۆ بەریە گوناحە. بەڵێ بەڕێزان بەم گۆرانیە ئەرەوەڵە ئەڵێ هەرتوانکی گۆرانی بڵێن جان بوو من گۆرانی کوازانم کاکە جەزا والله گۆرە لای کاک جەزا هەیە لای من هەیە چی نازانم بەخوا من بۆ گۆرانی خۆم حازر نەکرد و گۆرانیش نازانم ئەوە تا کاکە من کوڕەکەی خۆمم مێناوە هێ باشە کوڕەکە قوتم هێناوە مەڵێ هاتۆ بە شەڕەگەڕە کوڕەکەی هێناوە بەرەمەوە دووبران بێنم ئەکاکە خۆمە بە قوربانێ بم ئێستا شتێکمان بۆ گۆرانی نازانم بەخوای چ حازر باش کاکەجان بە گۆرانیە کە کاکە عومەر دێنە کۆتایی پێشەوەی کە دەستکەین بە گۆرانیەکە جارێککە من لێرەواڵێن بە ناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیان خۆشەویستیمان هەیە بۆ کاکە عیرفان کە ئەرکی کێشا و بە ناوی کاکە جەزای ئەزیز بەڕێوەبەری ڕادیۆ بە ناوی خۆمەکو عومەر ئەفشکۆر و شێخ بورهان و جوانەخان و بانەخان و کاگاوکار و کاکەی وڵایەوە نایان زۆر ماشەڵڵا هەموو ستافی ڕادیۆی گەڕیان کاکە چاو ماجەکەین کە تۆ ئەمڕۆ ئێمەت گەورە کردواتی بەناو بەرنامە کاکە عومەر خۆتان گەورن ئێوە زۆر لەوە زیاتر قابل ئێمە هاوڕێی ئێستانین ینی من لەسەر هاوڕێ شتێکم هەیە ئەو هاوڕانی کە ئێمە دەمێکە بەیەکەوەین ئەوانە نابنەوە هاوڕێتی ئێستا هەیە وەکو خۆمانەوە چەند ساڵە برادەری هاوڕەتی هێسا هەیە ڕێزمەیە عەکسی سەگا
چۆن عکسی سەگە تا خۆش بێ بە وەفا بێ هاوڕی وا هەیە تا خۆش بێ بە وەفا بێ بەرامبەرە ڕاست حەزەکە هەمومان بە وەفا بین بەرامبەر بە کاکە جەزای ساس بەرامبەر بە ڕادیۆکەی ئێمە هەمومان هاوڕێکی وەفادارین و هەموو پشتیوانی شێ چەند ساڵە من و تۆ هاوڕێین نازانم وەختی هەردووکمان لە وڵاتە بووین بێگۆڕ ڕژە بووین بە برادر وانە کە لەدایک دەم خۆش دەمن تایسە لایکی پێجەکەی تۆم نەکردو خەسە هاوڕێتی هەیە کە لایکی نەکەی واز لێ نانا کاکەش نەمە لایکمان لە بینانیە ئەوە نییە بەڕاستی ینی لای کوشتمان لە بینانی لەبەرەوە من وەکو خۆم و کاک جەزا چاو یاڕێی بە صاحب لایک بی هەتا ئەو ڕۆژەی ئەمرم من چاوت ماچەکەم و خۆشەویستیم بۆ تۆ هەیە بەم گۆرانیە من و کاکەوە ڤارۆی گیان ئەو دەست و پەنجە ڕەنجینی یەک گۆرانی گەڕیانی لەبەرەوەی ڤارۆی برازام سوێنم بۆ خوارد من سەرکە سەرباڵمی بۆ بڵێم و بۆی شێڵێم و بەسەر سەر و بەسەر چاو ئەم گۆرانیە دێنە کۆتایی و شەو شەوگاتان شاد بێ و هیوادارم لە بەرنامەکە ڕازی بوو بن بەڕێ بەڕێزان پێتان ئەڵێم چێ ئێوێ سپۆنسەری بەرنامەی وتی بکە چێ ئێوێ هاوکاری ڕادیۆی میلی گەڕیان بکە با پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 1970 1970 471 52 64 1970 471 52 64 پەیوەندی بکەن بۆ سپۆنسەر و بۆ هاوکاریەکانتان بەڵێ ئەچمە لای کاکەوەڤار و گۆرانیەکەی کە وعدم پێیەوە بۆ هیوایم بەدڵی تۆش ئیشەڵڵا سەرکەوتووە بێ کاکە عومەر ڕادیۆی میلی گەڕیان هەمیشە سەرکەوتووە پشت بەخوای گەورە ئێمە ئەبێ هەمومان دەست دەبێنە باڵی و تا لەسەر قاچی خۆی ڕاگرین و ئیشەڵڵا خەبەری ئەوەش ئەین کە ڕۆژێک وای لێ بێ بە بەسێکی تەلەڤیزیۆنی و شاناسی پێ بکەین بە قوربانێ چاو ماڵێ لێم دوورەوە دوورە بێمەیلاوە ماڵێ لێم دوورەوە دوورە بێمەیلاوە لە تاو دووریەکە وەبار دەروونم کەیلاوە لە تاو دووریەکەوە دەروونم کەیلاوە هەرە سەرکە سەر باڵم خەوە لێکەوێ سەرکە سەر باڵم خەوە لێکەوێ غەزایە و جوانیە و وەبار لە بچکۆلکەوێی ئەوەی تۆی هاوێ کوڕە شەو چۆنە خاوێی بەچوار کەلیساوە بەیانەی حراوە بەدین و ئاین زەردەشت و مەریان بەقە کوردستان و بار شیرینی لەلاوە بەقە کوردستان بینا شیرینی لەلاوە سەرکە سەر باڵم خەوە لێکەوێ سەرکە سەر باڵم خەوە لێکەوێ قەزایە و جوانیە و ڕەبی با لە منەکەوێ ئەوەی تۆی هاوێتێتە شەو چۆنە خاوێ
سلطانی دە سوڵتان جۆ